ئازیزانم ئەم کاتتان باش خۆشحاڵم لەم ڕووماڵە تایبەتەی هەڵبژاردنەکانی عێراقدا لەگەڵتاندا یەک دەگرینەوە سەرنجیشتان ڕادەکێشم بەوەی ئەم ڕووماڵە تایبەتەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق لە تەواوی پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکادا ڕاستەوخۆ بڵاو دەکرێتەوە. پامنێرەکانی دەنگی ئەمریکا و پسپۆڕان و شیکەرەوە لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵماندا دەبن بۆ زانینی نوێترین زانیاری، هەروەها شیکردنەوەی ڕەوشی سیاسی عێراق. ڕۆژی یەکشەممە دەنگدەرانی عێراقی چوونە سەر سندوقەکانی دەنگدان، بەڵام بەشداری دەنگدەران بەو ڕێژەیە نەبوو کە لایەنە سیاسیەکان و کاربەدەستانی حکوومەت و تەنانەت نێوەندە نێونەتەوەییەکانیش داوایان دەکرد. بە پێی ڕاگەیەندراوی کۆمیسیۆنی باڵایی هەڵبژاردنەکانی عێراق، ڕێژەی بەشداریکردن ئەلبەت ئەمەیان زانیاریی بەراییە کە کۆمیسیۆن بڵاوی کردوێتەوە. بەشداریەکە لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمەدا لە سەدا 41 بووە و نزیکەی 10 ملیۆن کەس بەشداریان لە دەنگداندا کردووە لە سەرجەم 24 ملیۆن و 970,679 کەسەی کە مافی دەنگدانیان هەبووە. دەکرێت بڵێن ئەم هەڵبژاردنە بە شێوەیە لە شێوەکان ڕفراندۆمێک بوو یان ڕاپرسیەک بووە لەسەر کار و بەرنامە و بەڕێوەبردننی 18 ساڵی ڕابردووی لایەنە سیاسیەکانی فەرمانڕەوای عێراق. هەروەهاش دەنگدان چۆتە خانەی دەنگدان بۆ دابینکردنی خزمەتگوزاریە بنچینەییەکان، ڕەخساندنی دەرفەتەکانی کار و ڕێگەگرتنیش لە دەستێوەردانە دەرەکیەکان کە ئەمانە هەر هەمویان داوای خۆپیشاندەرانی عێراقی بوون. یەکێک لە فاکتەرە گرنگەکانی تری ئەم هەڵبژاردنە ڕەوانەوەی ئەو جۆرە کارکردنە سیاسیە بوو لە عێراقدا کە دوای هەڵبژاردنەکەی ساڵی 2018 هاتە ئاراوە. بەشێکی زۆری شیکەرەوەش ئەو ڕەوشەیان بە سەهۆڵبەندانی سیاسی ناودێر دەکرد. بەر لە ڕۆژی هەڵبژاردننی گشتی لە عێراق دابەشبوونێکی بەرچاو هەبوو لە ناو عێراقیەکاندا لەسەر ئەگەر و نەگەری بەشداریکردن لە دەنگدانەکەی ڕۆژی یەکشەممەدا. هەر یەکەشیان بیانووی خۆی بە ڕەوا دەزانی بۆ دەنگدانیا دەنگنەدان. هەندێک لە دەنگدەرەکان باسییان لە پرۆسەی دیموکراسی وڵاتەکەیان دەکرد و دەڵێن کێشە هەن لە وڵاتەدا کەوەها دەکەن هەڵبژاردنەکان نادیموکراتیانە بن، وەک بوونی ئەو هەموو چەکە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەدا، دەستێوەردانی دەرەکی و گەندەڵی سیاسی و بەڕێوەبردن و دارایی و ئەمانەیانی بێهیواییەکی زۆریان دروست کرده بوو. هەر ئەمانەش هۆکارە سەرەکیەکانی دەستپێکردنی شەپۆ لە ناڕزاییەکەی مانگی دەی ساڵی 2019 عێراقیەکان بوون. ئێستاش بۆ ئەم هەڵبژاردنە دەڵێن هەڵبژاردنێکی ڕوون نییە، تەنانەت بەشداریکردنیشیان بە تاوان ناودێ دەکرێت. ئەمە قسەی هەندێک لە چالاکوانە عێراقیەکان بوو. دەژڵێن هەڵبژاردنیش ناتوانێت ڕێگە داخراوەکانی بەردەمیان بکاتەوە. بەڵام بەشێکی تری عێراقیەکانی ژیانی بەگەشتبینیەوە لە هەڵبژاردنە پێشوەختەکەی ڕۆژی یەکشەمەی وڵاتەکەیان دەڕوانی و دەڵێن ئەگەر خواست هەبێ بۆ گۆڕانکاری یا بۆ جێبەجێکردنی مافەکان، ئەوە پێویست بوو بەشداری لە هەڵبژاردندا بکرێ، چونکە لە ڕێی هەڵبژاردنەوە ینی وەکو ئەم بەرەیان دەڵێن ئەتوانرێ بە دوواداچوون بکرێ لەگەڵ ئەوەی کە دەنجی پێدراوە پێی بگوترێ دەنگمان پێداوی تو بەرپرسیارەتیت لەسەرە و ئەشڵێن بەڵێ پێویستە بەشداری لە هەڵبژاردندا بکرێ تا پرۆسەی دیموکراسی لە عێراقدا بەردەوام بێ. جەختیشان دەکردەوە لەوەی بەشداری نەکردن لە هەڵبژاردندا هیچ شتێک چارەسەر ناکا بە پێچەوانەوە. ئەگەر دەنگ نەدرێ وەک ئەوانەی بانگەشە بۆ بایکۆتی هەڵبژاردنیان دەکرد، ئەوە وەک ئەوەیە پشتیوانی لەوانە بکرێ کە تۆی دەنگدەر لەگەڵ هەڵوێستە سیاسیەکانیا نەبووی. خۆشەویستانم، فەرهادی فەلاحی دەرهێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە. دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە تا نوێترین زانیاریمان بداتێ. کاک دڵشاد، ئەم کاتت باش بە یەکەم پرسیار لێەوە دەست پێ بکەین، بە تایبەتی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هەندێک ئەنجامی بەرایی ئەم هەڵبژاردنانەی ڕاگەیاندوو ئەگەر بە هەڵەدا نەچوو بم لە 11 پارێزگای عێراقدا. بەگشتی چێ سەرکەوتوو بوو لەم هەڵبژاردنەدا؟ بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن. دیارە ئەنجامی هەڵبژاردنەکان من لە کەرکووکەوە دەست پێ یەکەم کە جێی ململانی هێز و لایەنە سیاسیەکانە. لەم هەڵبژاردنەدا کورد بەگشتی 6 کورسی بەدەست هێناوە
واتە کورسیەکانی وەک خۆی ماوەتەوە، بەڵام کورسیەکانی پێشتر هەش کورسیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، لەم هەڵبژاردنەدا کورسیەکان دابەش بوون. یەکێتی نیشتیمانی تەنها 3 کورسی بەدەستێناوە، 2 کورسی ڕۆیشتەوە پارتی دیموکرات وە کورسیەکیان بۆ نەوەی نوێ، و عەرەبی سونە پێشتر 3 کورسیە بوو، ئەم هەڵبژاردنە ژمارەی کورسیەکانی زیادی کردووە بۆ 4 کورسی، بۆ تورکمان پێشتر 3 کورسی هەبوو، لەم هەڵبژاردنەدا کورسێکی دۆڕاندۆ و 2 کورسی ماوەتەوە. و بەگشتی ئەتوانم بڵێم ئەگەر لە ڕووی با بڵێن وەکو کورسی تەماشای بکەی، پارتی دیموکراتی کوردستان کورسیەکانی زیادی کردووە و نەوەی نوێ کورسیەکانی زیادی کردووە، و یەکگرتووی ئیسلامیش دۆخی خراپ نییە، بەڵام بزوتنەوەی گۆڕان تووشی شکستێکی گەورە بووە. یەکێتی نیشتیمانی ژمارەی کورسیەکانی کەمی کردووە و کۆمەڵی دادگەریش بە هەمان شێوە دۆخی خراپە. بەڵام گرفتەکە لەوەدایە ئەگەر وەکو ژمارە وەریگری نەک وەکو بازنەی بچووک ژمارەی دەنگدەر هەر هەموو لایەنەکان دۆخیان زۆر خراپە، هەمویان دەنگەکانیان بە ڕێژەیەکی زۆر زۆر کەمی کردووە، ینی وەکوی کە دەوترێت پارتی دیموکراتی کوردستان نزیکەی 300,000، یەکێتی نیشتیمانی نزیکەی 200,000، بزوتنەوەی گۆڕان لە 95 دەنگەکانی لەدەستداوە. نەوەی نوێ هەرچەندە ژمارەی کورسیەکانی زیادی کردووە، بەڵام بە بەراورد بە جاری پێشوو نزیکەی 70,000 دەنگ کەمی کردووە، کۆمەڵی دادگەری بە هەمان شێوە. واتە ئەگەر سوورەکە بە عام سەیری بکەی، هەموو هێزەکان لە ڕووی کەمبوونەوەی ژمارەی دەنگدەریانەوە تووشی شکست بوون، بەڵام وەکو کورسی هەندێکیان زیادی کردووە، هەندێکیان کەمی کردووە. اینجا لە ڕووی سیاسیەوە کامیان گرنگترە، کەمبوونەوەی دەنگەکان یاخو زیادبوونی ژمارەی کورسیەکانیان لە پەرلەمانی عێراقدا؟ خۆی هەردووکیان هەر گرنگە. بوونی زۆربوونی ژمارەی کورسیەکان بۆ بەهێزکردنی پێگە لە نێو پەرلەمانی عێراقدا ئەمە گرنگە بۆ هەرلایەنێک کە ژمارەی کورسیەکانی زیادکە لە بەرەوەی بەپێی ژمارەی کورسی تەعاملی سیاسی لەگەڵاکرێ. بەڵام لە هەمان کاتشا دابەزینی ژماری دەنگەکان زەنگێکی مەترسیدارە بۆم هێزە سیاسیانە، بۆی کە ئەم هێزە سیاسیانە لە دۆخی قەتیزبوون و پاشەکشەدان بە تایبەتی بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو. ڕەنگە تاکە هۆکارێک کە ژمارەی کورسی هەندێک لە لایەنەکان زیادی کردبێ مۆزوعی گۆڕینی سیستمی هەڵبژاردن بێ بۆ بازنەی بچووک، کە ئەمە دەرفەتیدا بێ بۆ بەرزبوونەوەی ژماری هەندێک لە کورسی لایەنەکان. بەڵام پاشەکشەکردنی دەنگ، کەمبوونەوەی ژماری دەنگدەر و بایکۆت کە لە ئاستێکی زۆر زۆر بەرزدا بوو و دەنگدەری هەموو لایەنەکانی تێدا بوو، ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ هەموو لایەنەکان، بۆی کە ناڕزایەتێکی جەماوەری گەورە بەرامبەر بە سەرجەم لایەنەکان هەیە و جەماوەر سەرجەم لایەنەکان بە بەرپرسیارە زانیە لەو دۆخە خراپەی کە لە 4 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان چی لە ڕووی قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری، قەیرانی کۆمەڵایەتی، هەموو جۆرە قەیرانەکان کە هەرێمی کوردستانی گرتبووەوە، ئەمەی کە ڕوویدا بە تایبەتی بایکۆتکردن کە دوێنێ پەیامێکی زۆر زۆر گەورە بوو بۆ هێز و لایەنە سیاسیەکان، نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراقیش پەیامێکی زۆر گەورە بوو، بەوەی کە ناڕزایەتیەکی گەورەی جەماوەری هەیە لە ئەدا و شێوازی مامەڵە و ئیشکردنی هێز و لایەنە سیاسیەکان، کە ڕەنگە ئەم هەڵبژاردنە تاکە هۆکارێک کە ئەم ڕێژەیەش بەشداری کرد کە ڕێژەکە کەمتر نەبوو، ئەوە بوو کە هەندێک هێز لە هەرێمی کوردستاندا خیتابی ئۆپۆزیسیۆنیان هەڵگرت بوو، هەندێک خەڵکیان ڕاکێشا بۆی دەنگیان پێ بدا، ئەو ژمارەی کە ڕۆیشتن بەشێک خیتابی و هێزانە وای کرد، و لە خوارەوەش هەندێک تووڕەیی هەبوو لە هێزە شیعەکان، کۆمەڵێک سەربەخۆ یان ئەوانەی کە پێیان ئەوترێ تشرینیەکان بەشداریان کرد. ئەو ڕێژە بەشداریکردنە ڕەنگە هۆکارەکەیەوە بێگینە ئەگەر بێت و دەنگی جیاوازنەوەیە ژمارەکە زۆر کەمتر بووایە. خەڵکی گرنگە بەلامەوە کە هەندێک قسەی لەسەر بکەین دڵشاد، ئەو کاندیدە سەربەخۆیانە یا ئەوانەی کە پێیان دەگوترێت تشرینیەکان دەنگێکی بەرچاویان لە ناوەڕاست و لە باشووری عێراقدا بەدەست هێناوە، بەڵام کاندیدە سەربەخۆکان یعنی لەگەڵ ئەوەشدا کە لە 3 ساڵی ڕابردوودا ڕۆڵێکی گەورە و گرانیان هەبوو لە ناو پەرلەمانی عێراقدا، بەڵام ئەمانە لە هەرێمی کوردستانە هیچیان دەرنەچوون. بۆ بەڵێ دیارە ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە کاندیدە سەربەخۆکان یاخودەوانی کە پێیان ئەوترێت تشرینیەکان لە عێراقا بەڵێ دەنگێکی زۆر زۆر باشیان هێناوە، و لە بەرامبەر ئەواندا هەندێک هێز ئەوانەی کە پێیان ئەوترێت هێزە تەقلیدیەکان پاشەکشەیە زۆر گەورەیان کردووە. لە هەڵبژاردنە جگە لە کاندیدە سەربەخۆکانی عێراق کە ڕەنگە 20 بۆ 25 کورسیان هێنابێت، سەدرەکان وەزعیان باش بووە، لە بەرامبەر سەدرەکاندا عەبادی، ڕەوتی حکمە، فەتح، دەوڵەت یاسا پاشەکشەیەکی گەورەی کردووە. دەگەڕێمەوە بۆ پرسیارەکەت بۆچی کاندیدی سەربەخۆ لە عێراق دەنگی هێناوە بەڵام لە هەرێمی کوردستان دەنگی نەهێناوە. ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە خیتابی سیاسی و خیتابی جیاواز لە عێراقا بەراورد بە هەرێمی کوردستان خیتابێکی تازە بوو، بۆیە عێراقیەکان یانەوێ ئەم جۆرە خیتابەش
تاقی بکەنەوە. بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەو جۆرە خیتابەی کە سربەخۆکان مامەڵەیان پێوە کرد یاخود با بڵێن تەعاملیان لەگەڵە کرد، خیتابێکە پێشتر تاقی کراوەتەوە بزوتنەوەی گۆڕان تاقی کردبوو، هەندێک هێزیتر تاقییان کردبووە. لەگەڵ ئەم هۆکارەشدا بەشێکی زۆری لەوانەی کە بایکۆتی پرۆسەیان کرد و دەنگیان نەدا، ئەتوانم بڵێم دەنگدەری ئەو شێوازە دەنگدەرە بوون کە تەموو چاوەڕوان نەکرێت دەنگ بدەن بە کاندیدە سەربەخۆکان ئەمە لەلایەک، وەلایەکی تریش بەشێکی زۆر لە دەنگە ناڕازیەکان کە چاوەڕوان نەکرا بڕات بۆ کاندیدە سەربەخۆکان، ئەتوانم بڵێم نەوەی نوێ چنیەوە لەبەرەوەی نەوەی نوێ خاوەنی خیتابێکی ئیعلامی معارەزە بوو و میدیایەکی گەورەی زەبەلاحی بەدەستەوە بوو، توانی دەنگ و ئەو میدیایە تەوزیف کا بۆ بەدەستێنانی دەنگی خەڵکە ناڕازیەکە. ئەمە شوای کرد کە زیان بەر ئەو کاندیدە سەربەخۆیانە بکەوێت کە خۆیان کاندید کردبوو و زۆری نەشان پێشتر پەرلەمانتاری عێراق بوون، بەڵام لە ئێستادا لە مەڵبژاردننی دوێنێدا دەنگی پێویستیان نەهێنا. دڵشاد یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بڕیار بوو ینی ئەنجامی بەرایی سەر تاسەری عێراق ڕابگەیەنێ بۆ هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەممە، بەڵام وەکو بینیمان ئەگەر بە هەڵەدا نەچوو بم جاریش کەش دووبارەی دەکەمەوە ئەنجامی بەرایی لە 11 پارێزگادا ڕاگەیان. هەر ئەمڕۆ یەکشەممە بە سەردانێکی ینی ببوورە ئەمڕۆ دووشەممە لە سەردانێکی ناکاودا سەرکردەی هێزی قودسی سەر بە پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران دەگاتە بەغدا. چی نوێ هەیە لەسەر ئەمە پێمان بڵێ بە تایبەتی لە پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە؟ هەندێک لە سەرچاوە عێراقیەکان بۆ خۆیان لە بەغداوە ئاماژەیان بەوە کردووە دەڵێن سەردانەکەی قاعانی پەیوەندی بەم ئەنجامە بەرایانەی هەڵبژاردنەوە. بەڵێ دیارە ڕوونە ئەو هێزانەی کە با بڵێن هێزی کلاسیکی بوون خەڵیان ناڕازی بوو و ئەو هێزانەی کە ئەتوانم بڵێم بە نزیکایەتی لە کۆماری ئیسلامی ئێران تەماشایان نەکرێت لە مەڵبژاردنەدا دەنگی پێویستیان نەهێناوە. ئەمە شوای کردووە لەسەر ئاستی عێراق ئەو هێزە گەورانی دەوڵەتی یاسا فەتح ئەوانی تریش ناڕزایەتێکی زۆر زۆر گەورە هەیە لە ئەنجامی هەڵبژاردنەکان. هەر ئەمەش هۆکاری دواخستنی نەتیجەی ئەعلانکردنی نەتیجەی هەڵبژاردنە لە کۆمەڵێک لە پارێزگاکانە زیاتر ئەو پارێزگایانەی کە کەمتر نیگەرانی هەیە لێیان ئەنجامەکانیان ئاشکراوە کراوە. ئەگەرچی یەکێتی نیشتیمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستانی یەکێتی نیشتیمانی ئەنجامەکانی هەڵبژاردننی هەولێر ڕەتەکاتەوە لە خواروی عێراقیش ئەو زۆرێک لە هێزە شیعەکان نیگەرانن لە ئەنجامی هەڵبژاردنەکان. هەر ئەمە شوای کردووە جۆرێک لە کێشمەکێش جۆرێک لە نیگەرانی لە پشتەوە ڕووبدات. ڕەنگە هەر سەردانەکە پەیوەندی بە شکست یاخود با بڵێن پەیوەندی بە دەنگ نەهێنانی ئەو هێزانە و نیگەرانیەکانیانەوە هەبێ و ڕەنگە هۆکاری دواخستنی ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی هەندێک لە پارێزگاکانیش پەیوەندی بەو کێشمەکێشەوە هەبێکە لە پشتەوە هەیە. بەڵێ دڵشاد لەگەڵماندا بمێنەرەوە من دەگەڕێمەوە بۆ لات دەمەوێتە بچمە هەولێر بە تایبەتی لەسەر ئەم پرسی گازەندەیی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێردا دەیکا. پەیامنێر ئەحمەد زێباریمان لەگەڵایە. ئەحمەد ئەم گازەندەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ دووشەمە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە مەڵبەندی یەکێتیدا ڕایگەیاندووە و ئەنجامەکانی هەولێر ڕەت دەکاتەوە لەسەر چ بنچینەیەکە؟ بەڵێن وەکو ئەو لیژنەیە دەڵێتن تا دوێنێ شەو وەک خۆیان دەڵێن باشترین باڵگا تا دوێنێ شەو لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە ئەرقامێک دەخرایە ڕوو دواتر ڕقەمێکی تر خڕایە ڕوو. ئەمە وەکو باشترین باڵگا لەناو ئەو لیژنەیەدا کە گوێبیستی بووم. هەر لە هەمان کاتدا بەڵێن عەدنان موفتی ئەندامی ئەنجومەنی باڵا و بەرژەوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرس کۆنفرانسێکدا دەڵێتن فەرهەنگ و سەقافەتی هەڵبژاردن سەقامگیر بووە. خەڵک باش دەزانێت کە دەنگ چۆن دەدا و مافەکەی چۆنە. وەک خۆی دەڵێ دەبێ هەمووان پابەندی ئەنجامی هەڵبژاردنەکان بین و قبوڵی بکەین و پێکەوە کار بکەین بۆ ئەوەی داواکاریەکانی هەرێم لە بەغدا بەدی بینین. ئەو دەڵێتن خەڵک ئێستا بژێ و خزمەت گوزاری دەبێتن. ئەنیامە هەر لە بەرامبەردا بەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێوە بە دووادەچوونانەی من و ئەنجامە بەراییەکان کە بینیومە تاکە کورسێکی هیناوە لە شاری هەولێر ئەویش کوردۆ عومارە کە لە بازنەی دوی سنووری پارێزگای هەولێر کە هەریەک لە قازاکانی دەشتی هەولێر و خەبات و کۆیە دەگرێتەوە. دیارە
کۆیە کورد و دەمەوێت بە دیاریکراوی کورد و عمەر لە یەکی نیشتیمانی کوردستان 13846 دەنگی ناوە بەڵێن لە پارێزگای هەولێر سنووری پارێزگای هەولێر کە 4 بازنایە بەسەر 16 کورسی دابش کراوە 15 کورسی یەکیشیان کۆتای یعنی لە سنووری پارێزگای هەولێر 16 کەس دەگەنە پەرلەمانی عێراق کە ڕێژەی بەشداریکردن هەر چۆن بێتن و چەند بێتن بەڵێن من پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر 11 کورسی هیناوە هەرچی نەوەی نوێشە کە هەمویان پێیان وایە ئەمە مفاجەیەکی هەڵبژاردن بوو وەک خۆشیان باسییان کردووە 3 کورسی پەرلەمانی عێراق لە هەولێر بەدەستێنن هیچ کەم لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان کە خاوەن پێگە و جەماوەرێکی زۆر لە سنووری پارێزگای هەولێر پەرلەمانی عێراقیان بەدەستێنەوە بەڵێن ئەحمەد لە پرساوی هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ئەمڕۆ دووشەممەیدا دەڵێت دەستکاری لە دەنگەکان ناکراوە هەم لە هەولێر و هەم لە سلێمانی ناڵێت باسی ئەوەکە یعنی ئەوەی کە تۆ ئاگاداربی کێ دەستکاری و دەنگانەی کردووە؟ بەڵێن وەکو لیژنەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێتن ڕێگەنەدراوە کە نوێنەرەکانیان نزیکی سندۆقاکان بن و دەستکاری ئامیرەکانی دەنگدان کراوە لە هەر 4 بازنەی پارێزگای هەولێر ئەمە وەکو لیژنەکە دەڵێتن بەڵێن یەکێک لە کاندیدارە بەهێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە بەردەوامی ئەوان پێیان وە بۆم کاندیدا دەردەچێویش فەیسەڵ کەریمخان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە 18443 دەنگی ناوە لە بازنەیەک نەیتوانیوە سەر بکەوێت و ببێتە ئەندام پەرلەمانی خولی داهاتووی پەرلەمانی عێراق وەک خۆیان دەڵێن دەستکاری کراوە ڕێگە نەدراوە نوێنەرەکانیان بەڵام کێ دەستکاری کردووە بەڵێ باسی ئەویان کردووە کە کێ دەستکاری ئەو دەنگانەی کردووە وەکو ئەوان دەڵێن هێزێکی چەکدار نەیهێشتووە نوێنەرەکانیان نزیکی سندۆقەکانی دەنگدان ببن بۆیە ئەم چاوەڕێ ئەوە دەکەن کە کۆمەڵێک سکاڵیان هەبووە سکاڵیان تۆمار کردووە چاوەڕێ ئەوە دەکەن ئەنجامی ئەو سکاڵانە وەربگرنەوە چاودێرێکی پرۆسی هەڵبژاردنیش باسی وردەکاری سکاڵەکانی بۆ کردم کە ئەو سکاڵانە لە دوای 2 هەفتەی تر ئەنجامەکانی وەردەگرنەوە بۆیە لیژنەی هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێن ئێمە چاوەڕێ ئەو سکاڵانە دەکەن بۆیە لە ئەگەری هەر پێشهاتی کیمێ لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە دیارە ئەوان وەکوان ئەڵێن پێی ڕازینە تا ئێستاش ئەنجامە بەرایەکان کە لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بڵاو کراونەوەتە بەم شێوازە بووە کە لە 10 پارێزگای عێراقی ئەنجامەکان پێماوی بڵاو کراونەوە بەڵێ ئەحمەد دەگەڕێمەوە بۆ لات ئەلبەتە لەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراقدا پرسێکی تری گرنگ هەیە کە ناکرێ باس نەکرێ ئەویش پرسی بەشداری ژنانە هەموو دەنگدار هەمیش وەک کاندید لە هەڵبژاردندا ژمارەی کاندیدەکانی ژنان لەم هەڵبژاردنەدا 951 کەس بوون لە سەرجەم 3552 کاندید لە کاتێکە ژمارەی کاندیدە ژنەکان لە هەڵبژاردنەکەی ساڵی 2010دا 1983 کاندید بوون و پاش بڵاوکردنەوەی ئەنجامە فەرمیەکانی ئەو هەڵبژاردنەی 3 ساڵ لەمەوبەر ژنان بوونە خاوەنی 84 کورسی پەرلەمان لە سەرجەم 329 کورسیەکەی پەرلەمانی وڵاتەکە ژمارە لە چالاکوانانی ژنانی عێراق کەمبوونەوەی ژمارەی کاندیدە ژنەکان بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکەی ساڵی 2010دا دەگەڕێنەوە بۆ ئەو فشارانەی لەسەر ژنانن و هاشکان کردووە لە بواری سیاسیدا ژنان تەگەرە و گرفتی زیاتریان لە بەردەمدا بێ وەک لە پیاوان یاسای نوێی هەڵبژاردنەکان وەک دەگوترێ دەرفەتێکی نوێی تیادا ڕەخساوە بۆ ژنان تا دەستکەوتی زیاتریان هەبێ لەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراق کە کرا زۆرێک لە چالاکوانانی داکوچی لە مافەکانی ژنان دەکەن جەخت دەکەنەوە لەوەی دانانی ڕێژەی کۆتا بۆ نوێنەرایەتی ژنان لە پەرلەماندا شتێک نییە لەگەڵ خواستە گەورەکەی ژناندا بگونجە کە نیوە یان زیاتر لە نیوەی کۆمەڵگەی عێراقی پێکدەێنن بەشێ لە کاربەدەستانی عێراقی بە گرنگیەوە باز لە پاراستنی ڕێژەی کۆتا دەکەن بۆ ژنان و بە دەستکەوتێکی گەورەشی دادەنێن بۆ ژنان بە تایبەتی و بۆ کۆمەڵگەی عێراقیش بەگشتی لای بەشێکی ژنانیش لە عێراقدا ئەم ڕێژەی کۆتایە گرنگ نییە هێندەی ئەوەی ژنان تەواوی مافەکانیان دابین بکرێ لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی یەکسان بکرێن بە پیاوان
بەپێی دەستوری عێراق دەبێت ڕێژەی لە سەدا 25 بۆ ژنان بێ لە پەرلەمانە 329 ئەندامیەکەی عێراقدا. زۆرێکیش لە شیکەرەوە دەڵێن ڕێژەی بەشداری ژنان لە دەنگداندا دەشێ ڕێڕەوی هەڵبژاردنەکانیش بەرەو باشتر ببات و دەژڵێن لێرەشدا زۆر گرنگە عێراقیەکان بە هەموو پێکاتەکانیەوە بەرەنگاری گوتارەکانی دژەژن ببنەوە. هەروەهاش هانی تەواوی دەنگدەرانی ژن بدرێ مافی خۆیان بپارێزن لە دەنگداندا تا ڕەوایەکی تەواوەتی بدرێت بە هەڵبژاردن. لە چوار هەڵبژاردنەکەی پێشووی عێراقدا هەمیشە لایەنە سیاسیەکان جەختیان لە گرنگی پێگەی ژنان دەکردەوە و دەیانگوت دەبێ ژنان بەشداریەکی ڕاستەقینە و بەرچاویشیان هەبێ لە هەڵبژاردنەکاندا و تا پێگەی شیاوی خۆیان هەبێ لە نێوەندەکانی بڕیارداندا. ئازیزانم لە درێژەی ئەم ڕووماڵەماندا دەچینە لای یەکێ لە چاودێرە نێونەتەوەییەکان جەبار ئەمین کە چاودێرێکی نێونەتەوەیی بوو بەسەر تەواوی پرۆسەی هەڵبژاردنەکانەوە. بەڵام بەر لەوەی پرسیار لە کاک جەبار بکەم لەسەر ڕەوشی هەڵبژاردن لە ڕووی بەشداری ژنانەوە کاک جەبار، ئەڵبەتە سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونن لە ڕووی بەشداری ژنانەوە لەم هەڵبژاردنەی عێراقدا بەگشتی، یعنی پێت وایە ئەو ژمارە کەمەی کە ژن خۆیان کاندید کرده بوو هەڵبژاردنەکە بخاتە ئەو بارەی کە بڵێن ڕەواییەکی تەواوی هەیە یان پێگەی ژن لاواز بوو لە هەڵبژاردنە؟ سەرەتا سپاس بۆ تۆ، سپاس بۆ بینەران و بیستەرانی دەنگی ئەمریکا، زۆر سپاس بۆ میوانداریە. هەڵبەتە دانانی ژنان و سیستەمی کۆتاوەمانە ئەمە پرسێکە لە زۆربەی وڵاتەکان بازەکرێت، نەک و تەنها عێراق یاخود ئەم وڵاتانەی دەور و پشتی ئێمە، بەڵکو لە زۆربەی وڵاتان بازەکرێ و بوون و یاخود نەبوونی کۆتا لە هەندێک وڵاتە بۆ پاراستنی مافی ئافرەتان و بە تایبەتی لەو کۆمەڵگانەی کە پیاوسالارن کۆتایەک هاتوۆتە ئاراوە، سیستەمێکی کۆتا هاتووە ئاراوە بۆ پاراستنی دەنگەکانی ئەوانەی نا زۆر جار دەنگەکانە چێ بۆ پیاوەکان. ئەنی دوو ڕووی هەیە، هەندێک لایەن ئەڵێن ئەمە لەوانەیە بەمە ڕێژەی ئافرەتان زامن بکرێ، ئەگەر وانە بێ پیاوەکانێ بن لە لایەکی ترەوە ئەوانەی کە باسی 50-50کەن، ئەو زۆربەی لە وڵاتانەیە کە عورفێکی دیموکراسی و عورفێکی مەدەنی دوور و درێژی تایە، تەنها لە وڵاتانی با بڵێن هەر پێشکەوتەکانی ئەوروپاش زۆر جار نەگەشتونەتەوە ئاستەی کە بێ کۆتا دابنێن. من خۆم لە ساڵانێکی زۆر وەکو جەناب دەزانم ئەندامی و چالاکوان و پەرلەمەنتاری ڕێکخراوێکی سیاسی ئەوروپی بووم، لەوێش با بڵێن لە دانانی لیستا ئێمە کۆتامان هەبوو بۆ نمونە ئافرەتێک پیاوێک، پیاوێ ئافرەتێ، پیاوێ ئافرەتێ، پیاوێ ئافرەتێ، ئەمەش بۆ پاراستنیەوە بوو زیاتر مافی ژنان بوو لەو ڕێکخراوانە یاخود لەو پەرلەمانانەی کە زانی دەنگدەران لەوانەیە زیاتر دەنگ بدەن بە پیاوە. جابینێ سەر دۆسەی هەڵبژاردن بەگشتی کاک جەبار بۆ یانی ئەمە یەکەم جار نییە کە جەنابەت چاودێری هەڵبژاردن بکەی لە عێراقدایە لە هەرێمی کوردستانیشدا. هەڵسەنگاندنت چییە بۆ هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممە؟ هەڵبەتە چاودێر کە دێ بۆ چ بۆ عێراق یاخود بە وڵاتەکانی تر بە تایبەتی چاودێرە نێو دەوڵەتیەکان سەیری سێ قۆناغی گرنگی هەڵبژاردنەکەیەکەن. ئەویش قۆناغی پێش ڕۆژی هەڵبژاردن، ڕۆژی پێشتر، هەفتەی پێشتر، مانگی پێشتر، سێ مانگی پێشتر، ئایا لە چ هەل و مەرجێکە ئەم هەڵبژاردنە ئەڕوا بەڕێوە، ئایا فشار هەیە، ئایا هەژمون هەیە، ئایا تەهدیداتی حیزبی هەیە، ئایا بەرتیل هەیە، ئەمانە هەمووی لێگەدرێتەوە بۆی بزان لە چێ کەشوهەوایەکە هەڵبژاردنە ڕوا بەڕێوە. قۆناغی دووەمیان خودی ڕۆژی هەڵبژاردنە لەکردنەوەی بنکەکانی هەڵبژاردن هەتاکو داخستنیانە چاودێریکردنی پرۆسەکەیە بە واقعی هاوڵاتیان چۆن دێن بۆ دەنگدان و چییە گوزەرێ لە خودی بنکەکانە، چییە گوزەرێ دەوری بشتی بنکەکانە، پرۆسەکە چۆنە ڕوا بەڕێوە، فشار هەیە نییە، خەڵک ئازادیان ئازاد نییە، ئایا سیستەمەکە لە ڕووی لۆجستیکەوە بە باشی ڕوا بەڕێوە، ئەمانە هەمووی هەڵەسەنگێنرێ. قۆناغی سێمەوەیە قۆناغێکی زۆر گرنگە کە ئەویش ژماردن و جیاکردنەوەی دەنگەکانە کە زۆر جار بەدەرە لە چاودێری باڵێ نێودەوڵەتی لەم کاتانەیە، چکە بە شێوازێکی ئەم جارێکا بە شێوازێکی ئەلکترۆنیە
من نازانم ئێستا لە کۆمیسیون کاتێک ئەم ژمارنەیە کرێ چێ لێ و چێ لێ نییە، بەڵام جاران کاکرا چاودێرەکان نەمانەوە لە بنکەکانە و چاودێری ژمارنەکانە کرد. ئەوەی من دیم بە بەراورد بە 2009 2014 2010 ڕۆژی هەڵبژاردن زۆر بە شێوازێکی باشتر چوو بەڕێوە وەک لە جارەکانی پێشتر. ئەو مانایەوە نییە کەم و کوڕی نییە و کێشەی لۆجستیکی نەبوو ئەمانە نا، بەڵام لە ڕووی فشاری حزبیەوە لە ڕووی ساختەکاریەوە بۆ نمونە جاری پێشتر باسیەوەیەکرا هەر تەنها لە هەرێمی کوردستانە 6-7,000 هاویە دروستکایە بۆی خەڵک بچێ بە ساختە دەنگ پێ بدا. ئەم جارە ئەومان نەبیست، هیچ شتێکی وامان نەبینی. من خۆم لە بنکەکان بوو کە قسەم لەگەڵ زۆربەی نوێنەری قەوارەکانە کرد، هەر لە بەرەوەی لە هەرێمی کوردستان بووم، لە شاری کەرکووک و شاری هەولێر و شاری سلێمانی، لە هەر سێ شارەکە بووم من دوێنێ قسم لەگەڵ نوێنەرانی قەوارەکانە کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تاکو پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتوونەوەی نوێ و گۆڕان و هەمووانەیە کرد. یەک نوێنەرم نەدیەوە من گلەیی بکات لەوەی کە ساختەکاری هەیە بە پێچەوانەوە هەمویانەیانوی ئەلحەمدولیلا زۆر بە باشی هەڵوا بەڕێوە، هیچ کێشەمان نییە. تەنها ئەو کێشەی کە هەبوو کێشەی تەکنیکی بوو، هەندێک کات دوو ئامێری لێبوو، یەکیان لە سەرەتا یەکیان لە ئاخیرا کە دەنگەکانی خوێنەوە هەندێک جار کاریان نەکرد، بە تایبەتیەوەی یەکەمیان لەبەرەوەی ئەو کارتەی دەنگانەی کە خەڵقی هێنا هەندێکی کۆن بوو، لەبەرەوەی کۆنیش بوو نێخوێنەوە، ئیتر جاریوە هەبوو خەڵک گلەیی هەبوو بە بۆنێ ئەوە سەڵە دوور و درێژە بوو ئەبووە هەراوانم بە ئەمە بەگشتی، بەڵام ئەمە مانایەوە نییە پێشێلکاری نەبووە. بەڵام من مەبەستمەوە بە بەراورد بە 2009 بە 2014 بە 2010 زۆر باشتر بوو، بەڵام لەگەڵ ئەوشا پێشێلکاری هەبووە، پێشێلکاریمان و کەم و کوڕیش هەبووە بێجگە لە پێشێلکاری. ئەگرێ پێمان بڵێ ئەو پێشێلکاریانە چی بوون؟ مەسەلەن لە هەندێک دەور و پشتی هەندێک بنکە من خۆم لە هەندێک من کەمم ڕۆژی دەنگانی تایبەت دەمبینی فشار هەبوو، دەمبینی خەڵقی بردە ژوورەوە. من خۆم لای بنکەیە گوەستا بووم، دوان بە یەکیانە وتی یەکی هات بۆ لایەن وتی تۆ بڵێ خوێنەواریم نییە با ئەم بێ لەگەڵ تا. هەڵبەتە من تێگەشتمەوە بۆ ئەوە بوو کە بزانن ئەم کەسە چۆن دەنگەدا، یاخود کەسێکی پلە باڵا هاتبووە ناوە و قیژە کرد بە سەریاناوە، یعنی چاویست لێ سوورەکردنەوە لە ناوە. ئەمانە هەمووی فشاری حزبین. هەندێک بنکە دانرا بوو لە دەرەوەی بنکەی عەسکەری دانرا بوو، هەر نزیکەی 20 مەترێ 30 مەترێک لە دەرەوەی بنکەی دەنگان. ئەمە هەڵبەتە بۆ ناونووسین گواخبزانین چێ دەنگ دێ چێ نایە دەنگ دێ، یعنی ئەمانە ئەبینران. بەڵام من زیاتر مەبەستم بوو بێجگەلەوە سەیری بەراوردێکیشکەم لە چاو ساڵانی پێشتر و هەڵبژاردنەکانی پێشتر. هەمووی گرنگە، هەمەوانەی ئەو بابلین پێشێلکاریانە و کەم و کوڕیانە گرنگن کابینرێن کە ڕەپۆرت بکرێن، بەڵام بەراوردەکەش گرنگە بۆیە مەبزین ئەم پرۆسەیە بەرەوچووە ڕوا بەراورد بە جاران. کاک جەبار هەڵبەتە ئاگاداری ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامەکانی هەولێر ڕەت دەکاتەوە، جەنابەت وەکو چاودێرێک، ینی ئەم داوایی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیکات بۆ ڕەتکردنەوەی ئەنجامەکانی دەنگدان وەکو لیژنەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ دەستکاری دەنگەکان کراوە. ئەمە ڕەوایی هەیە ئەم جۆرە گازەندانە؟ ئەگەر ڕەوایی هەبێ کاریگەری دەبێ بەسەر گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردن لە شوێنێکی وەکو هەولێرا بۆ نمونە؟ هەڵبەتە وەکووتم من چ لە هەولێر چ لە کەرکووک چ لە سلێمانی هەموو بنکانەی کە چوومە ژوورەوە کە چاودێری مەکرد کە سیر مەکرد کە قسەم لەگەڵ بەڕێوەبەری وێزگەکە کرد لەگەڵ کارمەندانی وێزگەکە کرد پاش ئەوە پێشەوەی من شوێنەکە بەجێبێڵم دەچوون قسەم لەگەڵ نوێنەرانی هەموو ئەو قەوارانەی کە لەوێ دانیشتبوون. لە زۆربەی هەو قەوارەکانیشە خەڵقی یاخود بابلێن یەکێتی نیشتیمانی کوردستان جاریوە هەبوو هاوپەیمانی بوو، یەکێکی تر بوو لێ بوو لە باتیە و لێمە پرسین هیچیان گلەییان نەبووە. من خۆم هیچ شتێکم نەبینیوە، هەوڵیشم داوە قسەم لەگەڵ خەڵقی زۆر کردووە بۆی بزانن ئایا هیچ ڕووی داوە هیچ ڕووی نەداوە کە بتوانێ لاسەنگیەک دروستکە.
لاسەنگیەک دروستکە چکە زۆر گرنگە لە وڵاتانی دیموکراسیش ئەوانەی کە عرفی دیموکراسی دوور و درێژیشیان هەیە کە کاتێک پێشێلکاریەکرێ گرنگەوەی ئایا لەسەنگیەک دروستەکە لە ڕێژەی دەنگان یاخود لە کەوتن بەلایەکە ئەم هۆی ئەم دەنگا یاخود ئەم پێنج دەنگا یان ئەم 10,000 دەنگا یان ئەم 1 ملیۆن دەنگا ئەبێتە هۆی ئەوەی کە لاسەنگیە دروست بێ بەلای لایەکە. من خۆم هیچ شتێکی وام نەدیوە، هیچ شتێکی وام نەبیستووە. ئەگەر بڵێن لە سلێمانی ڕوویداوە تۆزێ سەیرە بەلامەوە لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لەوێ فەرمانڕەوایە. لە هەولێریش چاودێریەکی تونوتیژ هەبووە. هەڵبەتە ئەو بەڵگانە دەبێ بخرێنە ڕوو بۆی بزانین وایە یاوانە ئەتاکو ئێستاوانی ژەڵێنەوەی من بیستم پێش نزیکەی 3-4 کاتژمێرێک کە یاویانە بە کۆمیسیون لێ کۆڵێتەوە. من هیوادارم کە کۆمیسیون و پێم وایە هەموو هاوڵاتیەکیش هیوادارە کۆمیسیون بە زووترین کات لێ کۆڵێتەوە بۆی بزانێت بنەمای هەیە یاخود بنەمای نییە و ئەگەر بنەماشی هەبوو ئایا کاریگەری هەبووە لەسەر با بڵێن هاوسەنگی نێوان قوارە جیاوازەکانە یاخود نە. کاک جەبار بەڕای جەنابە ئەو بایکۆتەی کە بینرا لە هەڵبژاردنەکەی ڕۆژی ئەکشەمەدا ژمارەیەکی زۆری خەڵک بەشداریان لە دەنگدانا نەکرد، ینی کۆمیسیۆن دەڵێ لە 141 دەنگدەرەکان بەشدار بوون، ئەمە یانی لە 159 بەشدار نەبووە. ئەم بەراوردە یاخو ئەم ژمارەیە ئەم ڕێژەیە لە نێوان بەشداریکردن و بەشداری نەکردندا ئەمە چەند کاریگەریە بەسەر ڕەوایی هەڵبژاردننی گشتی عێراق هەڵبژاردنە پێشوەختەکەی ڕۆژی یەکشەممە. هیچ گومان لەوەدا نییە کە کاریگەریەکی زۆر گەرینی هەیە لە وڵاتانەی کە عرفی دیموکراسی تایە و کە حکوومەتەکە لەسەر بنەمایەکی ڕەوایە ئاراوە ئەوەیە کە دەنگەرانە چند دەنگە دەن و شەرعیە دەیەن بۆ حکوومەتە ویستی خۆیانە ئەیەن بۆ حکوومەتە. ئێستا بینیمان کە نزیکەی 160 خەڵقی عێراق ئەوەی هەڵبژاردووە کە نەچێ ئەمە خۆی لە خۆیە ڕەفزکردنی ئەو شێوازە حکومڕانیە کە لە عێراقا ئەکرێ ڕەخنەیەکی زۆرە و حکومەتی ئایندەش و ئەم پەرلەمانش دەخاتە ژێر پرسیارەوە ئایا ئەم پەرلەمانی ئایندە پەرلەمانێکی ڕەوایە یاخود پەرلەمانێکە تەنها کەمینەیەکی خەڵقی عێراق کەمینەیەکی نەتەوەکانی عێراق پاڵپشتیەکەن و لە پشتیەوەن. یعنی ئەمە لە زۆربەی وڵاتانە ئەو نیقاشە دروست دەبێت کاتێک ڕێژەی هەڵبژاردن دائەبێزێت. لە زۆر وڵاتە کە ڕێژە ئەکەوێتە 70 و 60 و ئەمانەوە دەزەکەن بە ڕەخنا ئەمە زۆر کەمە. ئەمە کاریگەریە لەسەر شەرعیەتی حکومڕانی و سیستەمی دیموکراسی و سیستەمی بەڕێوەبردننی وڵاتەکە. ئێمە لە کاتێکا دەبینین لە هەندێک شار ئەمە با بڵێن کە جەنابە 41% ئەمە سەرتاسەری با بڵێن عێراقە بە لەگەڵ سەیری بۆ نمونە هەندێک شارکەین ئەگەر شاری سلێمانی سیرکەین نەگەشت بۆ 40%ش لە ژێر 40%ەوە بوو. واتە ڕەخنەیەکی زۆر هەیە لەسەر شێوازی حکومڕانی لەو دەڤەرانە هەم لەسەر ئاستی عێراقە هاوڵاتیان ئێستا نیشانیان داوە و هەم لەسەر ئاستی پارێزگاکان کە زۆر تاکەم ڕێژەی دەنگان زۆر کەم بووە. مەڵێ لە ڕوانگەی هەموو ئەمانی کە باستکردن کاک جەبار ئەمێ بزانم بۆچی سەرکردا عێراقیەکان هەم لە بەغدا و هەم لە هەولێریش ینی بانگەشە بۆەوە دەکەن کە دەڵێن هەڵبژاردنێکی سەرکەوتوو بووە. سەرکەوتوو بووە لە ڕووی ئەوەوە کە ئەو ساختەکاریانەی کە جاران ئەکرا دەتوانێت بڵێم ئەگەر نەشکرا بێ ماڵمەتە نەماندوێن لەوانەیە ئەوان بزانن کە کەمتر بووە کە بە ئارامی ڕۆشتووە بەڕێوە. هێشتا جارە نازانێمە دەنگەکان هەمووی نەژمێراون دەنگەکان هەمویان جا نەکراونەتەوە نازانین چییە گوزەرێ لەم چەند کاژمێرەی ئایندەیە یاخود لەم چەند ڕۆژەی ئایندەیە و بەراوردێک پێویستە بکرێت لە نێوان ئەو ئامارانەی کە کۆمیسیون بڵاویانەکاتەوە لەگەڵ ئەو ئامارانەی کە لە بنکەکان و شارە جیاوازەکان و شارۆچکە جیاوازەکانەوەتێ بۆی بزین ئایا و بەراوردە تەواو و ئەو ئامارەی کە کۆمیسیونێک لێ ڕنگدانەوەی واقعە چونکە زۆر بەداخەوە ئەزمموی هەڵبژاردن لە عێراق
لە هەرێمی کوردستانە ئەزمونێکی تاڵە، ئەزمونێک بووە پڕ بووە لە ساختە و ساختەکاری و دەستکاری دەنگ. بۆیە هاوڵاتیان زۆر لە هاوڵاتیان بڕوان بەوە نیە، بڕوان بەو ژماردنە نییە، بڕوان بۆ جیاکردنەوەی نییە. ئەمە هەیە لە ئارایە. ئەمەش پرسیارێکی ئەخاتە سەر با بڵێن شرعیەتی هەم کۆمسیۆن خۆی وەکو دەستگایەکی هەڵبژاردن، هەم ئەو پەرلەمانێکە یەتە ئاراوە، هەم ئەو حکوومەتێک کە یەتە ئاراوە پاشەوە. بەڵێ کاک جەبار لەگەڵمانە بمێنەوە پرسیاری تریشم ماوە بۆ بەڕێزت. ئازیزانم لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕووماڵێکی تایبەتان لەسەر هەڵبژاردنەکانی عێراق پێشکەش دەکەین. سەرنجیشتان ڕادێکێشم بەوەی ئەم ڕووماڵە تایبەتەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق لە تەواوی پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکادا ڕاستەوخۆ بڵاو دەکرێتەوە. پامێرەکانی دەنگی ئەمریکا و پسپۆڕان و شیکەرەوە لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵماندا دەبن بۆ زانینی نوێترین زانیاری و هەروەها شکردنەوەی ڕەوشی سیاسی عێراق. ڕۆژی هەینیش دەنگدانی تایبەتی لە سەرانسەری عێراقدا کرا و لەم دەنگدانە تایبەتەدا هێزە ئاسایشیەکان و لەشکر و هێزی پێشمەرگە و ئاوارەکان و کارمەندانی نەخۆشخانەکان و زیندانەکانیش بەشدار بوون. بەپێیەوە ئامارانەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بڵاوی کردوونەتەوە زیاتر لە 1,500,000 دەنگدان مافی دەنگدانیان هەبوو بۆ هەڵبژاردننی بەرایی. ئەگەرچی ئەنجامی بەرایی دەنگدانی تایبەت و دەنگدانە گشتیەکەی ڕۆژی یەکشەممەش لە زۆرێک لە بنکەکانەوە ڕاگەیەندراون، بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێ ئەنجامی بەرایی تەواوی هەڵبژاردنەکان درەنگانێکی ئەمڕۆ دووشەمە ڕادەگەیەندرێت. دەروەکو پێشتر ئاماژەمان پێکرد ناوی چەند پارێزگایەک ڕاگەیەندرا و ئەنجامی کۆتایی و فەرمیش ڕۆژی سێشەممە ڕادەگەیەندرێت. کۆمیسیۆنی هەڵبژاردن ئامێری ئەلکترۆنی بەکارهێناوە بۆ دەنگدان بە شێوەیەکی ژەوە ئامێرانە پرۆگرام کرابوون کە کاتژمێر 6 ئێوارە ڕابوەستێت. وە کارمەندانی کۆمیسیۆن لە لێدوانە ڕۆژنامەوانیەکانیاندا ڕایەنگاردووە کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی هەینی بەهۆی وەستانی ئامێرەکانەوە کۆتایی بە دەنگدانی تایبەت هێنرا. ڕۆژی یەکشەمەش بە هەمان شێوە بوو. کۆمیسیۆن ژمارەیە لە بنکەکانی دەنگدانی سەرانسەری وڵاتەکەی دەستنیشان کردووە و دەنگەکانی ئەو بنکانەی دەنگدان بەدەست دەژمێردرێنەوە بۆ دڵنیاکردنەوەی ئەوانەی گومانیان لە ئەنجامەکانی ئەژمارکردنی ئەلکترۆنی هەیە. ئەم هەنگاوی کۆمیسیۆن ئەڵبەت بە پێی یاسای هەڵبژاردنەکانە. جا ئەگەر جیاوازیەکە بە ڕێژەی لە 5% بوو لە نێوان ژماردنی ئەلکترۆنی و ژماردنی دەنگەکان بەدەست، ئەوە ئەنجامی ژماردنەوەی دەنگەکان بەدەست پەسەند دەکرێت. بەپێی ڕاگەیەنراوێکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق، بژاردنەوەی دەنگەکان بەدەست لە هەندێک لە بنکەکاندا و بەراوردکردنیشیان لەگەڵ ئەنجامەکانی ئامێرە ئەلکترۆنیەکان ڕێک تەواو بووە و هیچ جیاوازیەکیشی نەبووە. دەچمەوە لای دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا. دڵشاد بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکاندا ئەو ناوچانەی کە کێشەیان لەسەر لە نێوان هەولێر و بەغدادا چەندێک توانراوە پرۆسەی هەڵبژاردن لەو ناوچانەدا پرۆسەیەکی ڕەوا بێت، چەندێک توانراوە کۆنتترۆڵی ئەوە بکرێکە هیچ کاریگەریەک بەسەر هەڵبژاردنەکانەوە نەبێ و خەڵک ئازادانە چوو بندەنجی خۆیاندا بێ. بەڵێ دیارە کاک بەڵێن ئەوەی کە لە ناوچە کێشە لەسەرەکان ڕوویدا کە من دوێنێ خۆم لە کەرکووک بووم لە ناو بنکەکانە هێزی عێراقی ئەمنیەتی بنکەکانی پاراست و هێزەکانی تری عێراقی لە دەوروبەری بنکەکان بوون و ئەتوانم بڵێم ڕێوشوێنی پێویست گیرا بۆ بەر بۆ پاراستنی بنکەکانی دەنگدان. بەڵام لە هەندێک لە بنکەکانە کە ئەتوانم بڵێم ئەوەی کە پێچەوانی ڕێنمایەکانی کۆمیسیۆن بوو، حزب و لایەنەکان جەماوەری خۆیان هاندا بوو کە لە دەروی بنکەکان بە ئۆتۆمبیل و باڵای حیزبەکانەوە سوڕانەوە و لە هەندێک بنکەش ئاڵای حیزبەکانە برایە ژوورەوە. بەڵام وەکەوەی کە لە نێو بنکەکانە خوڕوقاتی گەورە هەبێت کاریگەری لە سەرنجامی هەڵبژاردنە بێت بەو شێوەیە نەبوو. بەڵام ئەوەی کە هێز و لایەنە سیاسیەکانی دوێنێ نیگەران کردبوو کە زۆر محاولەیان نەکرد کە بتوان خەڵک ببەنە سەر سندوقەکانی دەنگدان، چونکەوەی کە من سەردانی بنکەکان مەکرد بە تایبەتی تر لە منتقە تورکمانیەکان بە دەرەجەی یەک و بە دیاریکراوی لە منتقە عەرەبیەکان ئینجا کوردیەکان خەڵکێکی زۆر بەشداری هەڵبژاردننی ناکرد. هەر بۆیە لە کاتژمێر 2 بۆ 3 دوانیوەڕۆوە ئەگەر متابعە بکرێت هەموو حزب و لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی پێکاتەکان بەرپرسانی کورد عەرەب تورکمان
دەستیان کردە و ڕوژاندن و جوڵاندنی سۆزی قەومی و پێکاتەیی بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە خەڵکی خۆیان هاندن بیان بەنەسەر سندوقەکانی دەنگدان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتوانم بڵێم هێشتا خەڵکی زۆر زۆر بەشداری نەکرد و بایکۆتکردن و ڕێژەی دەنگدان زۆر کەم بوو. ئەگەر ناو زۆرێک لەو کاندیدانەی کە سەرکەوتنیان بەدەستێناوە دەنگەکانیان زۆر نییە، بەڵام کەمی ڕێژەی بەشداریکردن وای کرد کە ئەوان سەرکەوتن بەدەست بێنن. باشە کاک دڵشاد بەڕای جەنابە ئەو بایکۆتەی کە کرا لە تەواوی هەڵبژاردنەکانی عێراقا بەگشتی و هەڵبژاردنەکانیش لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانیشدا بە تایبەتی بایکۆتێکی بە بەرنامە بوو. بێگومان بایکۆتی بە بەرنامە نەبوو، لەبەرەوەی هیچ جوڵانەوەیەکی دیاریکراو نەبوو کە خەڵکان بدا بۆ بایکۆت و هیچ بزوتنەوەیەکی دیاریکراودا نەمەزرا بوو کە ڕابەرایەتی خەڵکە بۆی پێیان بڵێ کە بایکۆتی هەڵبژاردن کە نەتوانم بڵێم بایکۆتەکە بایکۆتێکی خۆڕسک بوو سەرانسەری عێراقی گرتەوە و سەرجەم پێکاتەکانی گرتەوە. هۆکاری بایکۆتەکە ڕوونە هەڵبژاردنەکان لە ڕابردووان نەبوونەتە هۆی گۆڕانکاری ڕیشەیی لە نەخشەی سیاسیە و خەڵکێکی زۆر زۆر لە ڕووی ژیان و گوزەران و مەعیشەتەوە دۆخی خراپە و شار و شارۆچکەکان بایەخێکی ئەوتوان پێ نەدراوە لە ڕووی ئاوەدانکردنەوەوە و بژێوی خەڵک لە ئاستی پێویستدا نییە. ئەتوانم بڵێم ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ناومێدی لای دەنگدەری عێراقی و کوردیش دروست کرد کە هەڵبژاردن نابێتە هۆی گۆڕانکاری لە ژیان و گوزەرانیانە. بۆیە بایکۆتێکی خۆڕسک، بایکۆتێک کە خەڵک لە دەرەنجامی بێزاری خەڵکەوە بوو بایکۆتەکە دروست بووە گینا وەکەوەی کە بزوتنەوەیە گروپێک ڕێکخراوێک دروست ببێت پێشەوایەتی خەڵکەوە هانیان بدا بۆ بایکۆتکردن بەو شێوەیە نەبوو، بەڵام بایکۆتەکە زیاتر لەسەر ئاستی سۆشیال میدیا حملەی بۆ ئەکرا، لەسەر ئاستی خەڵک نیگەرانی هەبوو، ناڕزایەتی هەبوو و بایکۆتەکەش پێکاتەیەکی دیاریکراوی نەگرتەوە بە تەنها بۆ نمونە بە تەنها کورد نەبوو، بە پێچەوانەوە عەرەبی تیابوو، تورکمانی تیابوو، کوردی تیابوو، هەموو پێکاتەکانیشی گرتەوە. پاشان ئەوانەشی کە دەنگیانەدا من قسەم لەگەڵیان نەکرد زۆریان باسییان لەوە ئەکرد کە ئێمە دەنگمان داوە لەبەر ڕکابەریە قەومی و نەتەوەیەکە. ئەگینا دانیان بەوەدا ئەنا کە خزمەت نەکراون، دانیان بەوەدا ئەنا کە وەکو پێویستە هەوڕیان لێ نەداوە، بەڵام ئەوەی کە دیار بەوانیشی کە دەنگیانەدا با بڵێن جیاوازیە قەومیەکە مۆزۆی سۆزی قەومی هاندەر بوو بە تایبەتی لە کەرکووک و ناوچانە بۆی دەنگ بدەن. ئەگینا زۆرێک لەوانشی کە دەنگیانەدا ناومێت بوون، بەڵام لە پاڵەوەشە دەنگیاندا، بەڵام ئەو خەڵکە زۆرەی کە دەنگینەدا هەمووی دەرەنجامی بێزاری بوو، دەرەنجامی ناومێت بوون بوو لەوەی کە هەڵبژاردن ببێتە هۆی گۆڕینی نەخشەی سیاسی لە عێراقا. بەگشتی لە ناوچە کێشە لە سەرەکانە لە ناوچە دابڕێنراوەکاندا دەستکەوتی کورد چی بوو لە هەڵبژاردنەکە؟ ئەوەی کە سنووری من زۆر کاری تیاکەم لە سێ ناوچەیە، لە سێ پارێزگای دیاریکراوە: کەرکووک، دیالە، سەلاحەدین. دەستکەوتی کورد لەم هەڵبژاردنە ئەگەر وەکو کورد لە کۆی شانۆکە بڕوانی لە کورد لە کەرکووک جاری پێشوو 6 کورسی هەبوو، ئەم جارە 6 کورسیەکەی هێنایەوە، بەڵام ئەوە پەرتەوازەی کورد بوو، ئەوە زۆری کاندید بوو، ئەوە بێبەرنامەی کورد بووە. گینا بەدەستێنانی کورسی حوتەمی زۆر ئاسان بوو. کورسیەک لە ناوچە کوردنشینەکان کە بازنەی یەکە کورد دۆڕاندوێتی بە جیاوازی 3000 دەنگ، واتە ئەگەر کوردێک بەرنامەوەیەک بە پلانەوە بچواتە هەڵبژاردن من ئەتوانم بڵێم شەڕی کورسی هەشتەمیشیە کرد. ئەمە لە کەرکووکە 6 کورسیە نابوو، بەڵام ئەم بێبەرنامەیە وای کرد کە 6 کورسیەکەی وەک خۆی بمێنێتەوە زیاد نەکا. وە لە دیالە لە خانەقین کورد 1 کورسی هەبوو، ئەم جارش کورسیەکەی هێنایەوە. جیاوازیەکە پارێزگای سەلاحەدینە لە بازنەی چواری پارێزگای سەلاحەدین کە قەزای خورمات و قەزایەکی کوردنشینە کوردەکان لەوێ دەنگێنێنەوە. لە هیچ هەڵبژاردنێکی پێشووی پەرلەمانی عێراقا کورد لەو پارێزگایە کورسی پەرلەمانی بەدەست نەهێناوە، بەڵام لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگا کورسیە بووە، بەڵام وەکو پەرلەمان لەسەر جەم هەڵبژاردنەکانە کاندیدی کورد دەرنەچووە. بەڵام ئەم جارە کورد توانی ئیسفادە لە گۆڕانی سیستمی هەڵبژاردن کا لە یەک بازنەیەوە بۆ فرە بازنەی لەو سنوورە کاندیدێکی کورد کە ناوی کەریم شکورە، ئەو کاندیدە توانی دەنگی پێویست بهێنێ بۆ چوونە پەرلەمان. تۆ ئەمە بە دەستکەوتێک ناو دەردەکەی گرنگ ئەوە نییە کە دەستکەوت هەبێ بە تایبەتی لەم ڕەوشە سیاسی عێراقدا گرنگ ئەوەیە چۆن پارێزگاری لەو دەستکەوتە دەکرێت. کورد ئەتوانێت لەو ناوچانەدا پارێزگاری لەو دەستکەوتانی خۆی بکە؟ بێگومان کورد لەو ناوچانە ڕەنگە ئاستان نەبێ بتوانێت پارێزگاری لە
دەستکەوتەکانی بکە لەبەر هۆیەکی بەسیتەویش ئەوەیە کە با بڵێن ناوچەکە لەژێر کۆنتترۆلی کوردانیە، ناوچەکە لە ڕووی ئیداری و ئێستا لەژێر کۆنتترۆلی بەغایە، لە ڕووی سەربازی و ئەمنیەوە لەژێر کۆنتترۆلی بەغایە، لە هەموو ڕۆکانەوە لەژێر کۆنتترۆلی بەغایە. کورد تەنها ڕێگەچارێک بۆی پەنای پێبووەوە بتوانێت پارێزگاری لە دەستکەوتەکانی بکات ئەوەیە کە نوێنەرەکانی لە بەغا فشار بکەن بۆی خزمەتی ناوچە کوردنشینەکان بکرێ بە تایبەتی کە لە ڕابردووە ناوچە کوردنشینەکان خزمەت نەکراون بەراورد بە ناوچە عەرەبی و ناوچە تورکمانیەکان. ئەگەر بێت و ئەم جارە نوێنەرە کوردەکە نەتوانێت لە ڕێگەی بەغاوە ئیش بۆ ناوچە کوردیەکان بکە، ڕەنگە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو کورد ناومێتتر بێ لەو ناوچەیە. کاک دڵشاد دەگەڕێمەوە بۆلات لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕووماڵێکی تایبەتتان لەسەر هەڵبژاردنەکانی عێراق پێشکەش دەکەین، سەرنجیشتان ڕادەکێشم ئەم ڕووماڵە تایبەتەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق لە تەواوی پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکادا ڕاستەوخۆ بڵاو دەکرێتەوە. پامنێرەکانی دەنگی ئەمریکا پسپۆڕان شیکەرەوە لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵماندا دەبن بۆ زانینی نوێترین زانیاری هەروەها شیکردنەوەی ڕەوشی سیاسی عێراق. دوا بە دوایی تەوابوونی دەنگدانی تایبەت لە چەند شارێکی عێراقدا هەر لایەنە و بەجیا دەستی دەکرد بە ئاهەنگگێڕان وەک خۆیان بڵاویان دەکردەوە سەرکەوتووی یەکەمی دەنگدانی تایبەت بوون. بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان هەر زوو هاتە دەنگ و ڕایگەیان ئەو جۆرە ئاهەنگگێڕانە بەشێکن لە هەڵمەتی هەڵبژاردن و ئەنجامی فەرمی دەنگدانی تایبەتیش هاوکاتی ڕاگەیاندنی ئەنجامە فەرمیەکانی ئەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراق دەبێت. قەیرانە یەک بە دوایەکەکانی سیاسی و ئابووری و دارایی و بەڕێوەبردن و دۆسەکانی گەندەڵی لە عێراقدا ئەمانە ڕۆڵێکی گەورەیان هەبووە بۆ کردنی ئەم هەڵبژاردنە پێشوەختەی وڵاتەکە کە ئامانجی هەرە سەرەکی ئەم هەڵبژاردنە ئەوەیە عێراق بخرێتەوە سەر ڕێڕەوی فەرمانڕەوایەتیەکی دروست و وەک باسیش دەکرێت هیوایەکە تا دابشبوونی ئاینزایی و تایفەیی و نەژادی بەرەو کاڵبوونەوە ببە لە عێراقە نوێیەکەی پاش ڕووخاندنی ڕژێمەکەی سەدام حوسێندا. کاربەدەستانی ئەم حکوومەتەی ئێستای عێراق بە خودی سەرەک وەزیریشەوە ڕاستەوخۆ ناوەڕاستەوخۆ داوایان لە عێراقیەکان دەکرد تا ئەم هەڵبژاردنەی ئەم ڕۆیە ببورن هەڵبژاردنەکەی دوێنێ یەکشەممە لە هەموو ڕوویەکەوە جیاواز بێت لەو هەڵبژاردنەی ساڵی 2018. دەچمەوە لای کاک جەبار ئەمین. کاک جەبار هەروەکو ئێستا لە پێشەکەشە ئاماژەم پێکرد داوایەکی زۆر کرا بۆ ئەوەی کە بەشداری لە هەڵبژاردندا بکرێ هەم لەسەر ئاستی ناوخۆی عێراق و هەم لەسەر ئاستی نێونەتەوەیش. بەڵام وەکو پێشتریش باسمان کرد ڕێژەی بایکۆتکردنی هەڵبژاردنەکە زۆر زیاتر بوو لە ڕێژەی بەشداریکردن. جا زۆرێک لە شیکەرەوەیانە لێستەوە ئاماژە بۆ دەکەن کە دەڵێن ئەمە پەیامێکە بۆ فەرمانڕەوایانی 18 ساڵی ڕابردووی عێراق. بەڕای جەنابێ عێراقیەکان لە هەولێر بێ لە بەغدا بن لەو پەیامە تێدەگەن یا تێگەیشتونیاندا؟ ڕاستە ئەوەی جەنابەت وتت کە ئەوە پەیامێکە بۆ حکومڕانی کە لە شوێنە جیاوازەکانی عێراقەوە کە لە بەسراوە بیگرا هەتاکو و هەولێر و دهۆک و سلێمانی. ئەوە ڕاستە پەیامێکە ڕەخنەئامێز، پەیامێکە کە ئەو حکومڕانی کە هەبووە بە حکومڕانیەکی باشی نازانن ڕەخنەیەکە بۆ کەمی خزمەتگوزاری، ڕەخنەیەکە لەو گەندەڵی کە بینن، ڕەخنەیەکە لەو نەعەدالەتی بینن، هەموو ئەوانەی تایە. ومن پێم وایە ئەمەش هەر ئەمە خۆی ئەم ڕێژە گەورەی بەشدار نەبووان بێجگەلەوە پەیامێکە بۆوانەی ڕابردوو شەرعیەت نەدانە بەوانەی ئایندەش بەوانەی کە دێشن کە یەکێک ناچێت تەنها ڕەخنە نییە بۆوانەی ڕابردوو، چونکە ئەگەر تەنها ڕەخنە بێ لەوانەیە بێوێ ئەڵتەرناتیڤێ دەنگ بە ئەڵتەرناتیڤێ بە ئەمە چێ بەشێکیەوەیە ڕەخنەی لە سیستەمەکە هەیە بە کۆی گشتی بە سیستەمێکی خراپ و بە سیستەمێکی گەندەڵ و بە سیستەمێکی نادیموکراسی داهانێ. جا بۆیە قسەکەی جەنابەتەوە پەیامێکی ئاشکرایە و پەیامێکە بەڕاستی نمونەی کەمە لە وڵاتانە کە ببینی ئاوا لە شارێکە
یاخود لە ناوچەیەکە ڕێژەی دەنگان بۆ نمونە لە 1970 لە سا لە پڕا لە هەڵبژاردننی داهاتوو ببێ بە 30 و بە 40 لە سا یاخود هەندێک حزب لە پڕا خەریکە نامێنن. ئەمان نمونەی کەمە لە وڵاتانی دنیا بە تایبەتی وڵاتانەی کە عورفی دیموکراسیتیایە بەرزبوونەوە و کەمبوونەوەی ڕێژەی دەنگان هەیە لە زۆر وڵاتە، بەڵام بەم شێوەیە کە گەل ئاوا لە 70 لە 160 لە 180 لە 100ەوە بێتە سەر ئەوەی 35 یاخود 40 لە سەی دەنگ بدا وێنەی کەمە. کاک جەبار خۆپیشاندەرانی عراقی بە تایبەتی لە مانگی دەی ساڵی 2019ەوە تا ئێستاشی لەگەڵدا بێ یەکێک لە داوا سەرەکیەکانیانەوەیە کە دەستێوەردانی دەرەکی لە عێراقدا نەمێنێت. هەر ئێستا کە من و تۆ قسە دەکەین موقتەدە سەدر ڕێبەری لایەنی سەدریەکان داوا لە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقەکە بەپەلە ئەنجامەکان بڵاو بکاتەوە و ڕێگەش نەدا هیچ دەستێوەردانێکی دەرەکی لە ئەنجامەکاندا بکرێ. ئەمە خۆی لە خۆیدا ئەم پەیامە کە موقتەدا دەیدا بە کۆمیسیۆنی هەڵبژاردن جۆرێک گومان دروست دەکات بە تایبەتی کاتێک کە سەرکردەی هێزەکانی قودسی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران بە سەردانێکی ناکاو چەند کاتژمێرە لەمەوبەر گەیشتووەتە بەغدا. عراقیەکان نەتوانن ئەو دەستێوەردانە دەرەکیانە ڕابگرن. زۆر زەحمەتە، زۆر زەحمەتە بۆ ئەندازەی کە بڵین لەوانەیە هەری بە ئەنجامەکانی هەڵبژاردننیش بکرێ لە ئایندەیەکی نزیکدا زۆر زەحمەتەوە لەوانەیە بڵێ نەکرێت، لەوانەیە لە دووربینە بکرێت. فەرمەوە ڕۆژی هەڵبژاردن دوێنێ بووە ئەمڕۆ ئامارەکان بڵاوکرێتەوە وڵاتێکی تریەتە ئێرەوە لەوانەیە خەریکی سەفقات بن، تەنانەتەوە تا سەدر لێترسێ کە خەریکی سەفقات بن و ڕێکەوتن لەگەڵ ئێران بکرێت کە چیەکرێ یاخود چی نەکرێ. ئەمە ئەزمونێکی تاڵە لە عێراق هەبووە کە دەستێواردان هەبووە و لەوەژە چێ دەستێوەردان بەردەوام بێ و ئایا لە ئایندەیەکی نەک نزیکی دووردا بۆ نمونە بۆ 4 ساڵی تر بۆ 8 ساڵی تر تا چەندەمێنێ نامێنێەوە پرسێکی ترە. بەس هیچ گومان لەوەدا نییە چکاگە سەیری قوارەکان قوارە سیاسەکان بکەین بە تایبەتی قوارە سیاسەکانی حکومڕانن لە عێراقا ئەوانن کە سەر بە ئێرانن و من پێم وایە تقریبا ئەستەمە بڵێ ئەو دەستێوەردانی ئێران کە زیاتر باسی ئێرانێک لە هەڵبەتە تورکیا و ئەمریکا و وڵاتانی تریش هەیە بەس بە شێوەیە با بڵێن چڕ لەلایەن ئێرانەوە من پێم وایە زۆر زەحمەتە. بۆ لەمەوە دووە ئێستا کە ئەنجامە بەراییەکان ڕادەگەێنرێن بڕیاریشە بەینی هەتا سبینە کۆمیسیۆن ئەنجامی کۆتاییش ڕابگەێنێ باوا دابنین وەکو گریمانەیەک ئەنجامەکان بەو شێوەیە کە کۆمیسیۆن ڕای دەگەێنێ. ئەمە چەندێک کاریگەری دەبێ بەسەر دروستکردنی هاوپەیمانێتی لە نێوان لایەنەکاندا هاوپەیمانێتی بۆ پێکهێنانی حکوومەت. وەکو دەبینی کارەبا کوژا بەداخەوە بەس لەوانەیە زۆری پێنەچێ بێتەوە. ئەلبەتە کاریگەریە بێت هیچ گومان نییە کاریگەریە بێ هەم با بڵێن ڕێژەی دەنگدان و شێوازی با بڵێن ڕێژەی دەنگدان و دەرئەنجامەکانی و دەستێوەردانی وڵاتانی دراوسێ کاریگەریە بێ کاریگەری ڕاستی خۆشیە بێت. بەڵێ ئەوە وەکووتمان لەسەر ئەنجامەکان بەڵام ئەگەر بۆکو گریمانەیەک تەماشای بکەین ینی لەسەر پێکهێنانی هاوپەیمانێتیەکان عراقیەکان بە ئاسانی توانن لە ناو پەرلەماندا هاوپەیمانی پێک بهێنن بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. پێکهێنانی حکوومەت لە عێراقا هەر زۆر سەخت بووە. ئەمە با بڵێن ئەزمونێکە کە هەمان بووە کە بە هەفتە و بە 2 هەفتە و بە 3 هەفتە حکوومەت نەهاتۆتە ئاراوە. ئەوم ڕێکخراوە و حیزبانش کە ئێستا هەر حیزبەکانی زۆربیان حیزبەکانی دوێنێ و پێرێ و بە سپێرێ بوون، یعنی شتێکی جەوهەری گەورە ڕووی نەداوە، شۆڕشێک ڕووی نەداوە 160 پەرلەمان و حیزبە سیاسەکان بگۆڕێن بە ئەحزابی تازە. هەر نەسرە و عەبادی و مالیکی و ئەیاد عەلاوی و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانیە و هەرەمان زۆربێ ڕاستە هەندێ نوێنەر و هەندێ باڵێن پەرلەمەنتاری نوێ هاتووەتە ئاراوە، بەڵام ئەمانش زۆریان پەیوەندیەکی جاروای ڕاستەخۆ جاروای ناڕاستەخۆ لە پشت پەردەوە هەبووە لەگەڵ ئەم حکوومەتانەی دراوسێ و بە تایبەتی لەگەڵ ئێرانە. من پێم وایە کاریەگەریە بێت
هەر چۆن جاران کاریگەری هەبووە زیاتر لەسەر مەساڵحی شەخصی بووە نەکو لەسەر ئەوەی کە وەکو با بڵێن چی بۆ نیشتیمان باشە چی بۆ وڵاتەکە باشە لەسەر بنەمایە بووە لەسەر بنەمای وەلا بووە زۆر جار بۆ ئێران زیاتر جاری وایە بۆ تورکیا بۆ ئەمریکا هەندێک جار هەندێکی جاریش لەسەر ئایا چێ منفعەتێکی شخصی بۆ ئەو حیزبە یاخود بۆ ئەو کەسە یاخود بۆ سەربەک وەزیرانە یاخود بۆ وەزیر و ئەندامی سەرکردایەتی وڵاتانە هیان بووە ئەزمونونەکە وا بوو لەوەژە چێ بەردەوام بێت. کاک جەبار بە دواپرسیارم لە جەنابەت ئەوە بێ چەندێ پێشببینی ئەوە دەکەی لە دوای پێکەنانی حکوومەت دیار دوای ئەم هەڵبژاردنە پێشوەختەی ڕۆژی یەکشەمەکە کرا خۆ پیشاندانی عێراق شەپۆلی ناڕۆزایی عێراق بەردەوام بێت. هیچ دوور نییە لەبەرەوەی خەڵقێکی زۆر دەنگی نەداوە و خەڵقێکی زۆر بە ئەنقەستیش دەنگی نەداوە وەکو پەیامێک بۆ حکومڕانان هیچ دوور نییە بە تایبەتی ئەگەر ئەم حکومەتە بە زووی دروست نەبێت و خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان نەکا و ئەجیندایەکی تازەی نەبێت هیچ دوور نییە جارێکی تر ناڕەزایی دروست بێتەوە بەڵام ئەگەر حکومەتێکی تازە بە خێراترین کات پێک بهێنێ و خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکە لە شار و شارۆچکەکانی عێراق و هەرێمی کوردستان لەوانەیە ئەوە نێتارەوە بەڵام گومانێکرێت ئەزمونونەکانمان پیشانناوە کە گومان لەوەیە کرێت کە لەوانەیە حکومەت دروست دەبێ بەم زوو لەوانەیە خزمەتگوزاریەکانیش چکە هێندە زۆرن چارەسەر نەکرێن بە ماوەیەکی کورت. کاک جەبار سوپاسە دەکەم بۆ بەشداریت لەم ڕووماڵە تایبەتیەی سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بوو. ئەڵبەتە ئازیزانم لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕووماڵێکی تایبەتتان سەبارەت بە هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق پێشکەش دەکرێت لەم ڕووماڵەدا ژمارە لە پسپۆڕان و هەروەها پەیامنێرانی دەنگی ئەمریکا بەشدار دەبن بۆ خستنە ڕووی نوێترین زانیاریەکان. ڕاستەوخۆ لە بەغداوە هۆگر چەتۆ چاودێری هەڵبژاردنمان لەگەڵدایە کاک هۆگر ئەم کاتەت باش. زۆر زۆر سپاست دەکەم. کاک هۆگر چی نوێ هەیە لە بەغدا؟ هەمووان چاوەڕوانن کە لە کاتژمێر 8 با بڵێن کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ژمارەی با بڵێن ئەو هەشت پارێزگایە و دەرەنجامەکانی ئەو هەشت پارێزگایە بخاتە ڕوو بۆ ئەوەی با بڵێن خشتەکە کامل بێ ئەوەی کە هەیە هەمووی با بڵێن بڵاو ببێتەوە و لەو چوارچێوەیە شیکاری بۆ دەرەنجام و ئەو پێشهاتە بکرێت کە ڕووی داوە. ڕاستە لەو دە پارێزگای کە ئەلان کراوە با بڵێن ئەو پێشبینیە پێشوەختەی کە دەکرا بۆ هەر سێ کوتلەی کە هاوپەیمانەتی دەکەن گوایە ئەوانیش کوتلەی سەدرە و هەروەها تەقەدم و کوتلەی با بڵێنیان بەشی کاندید و پاڵێوراوەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوانە لە پێشەوەی ئەوان ئەو هێزانەی ترن بە تایبەت لە با بڵێن شارەکانی عێراق کوتلەی سەدری منافسی هەرە لە پێشتری با بڵێن فتح بۆ فتح لەو پارێزگایانە هیچ دەنگێکی بەرچاوی بەدەست نێناوە زێدەتر دەوڵەتی یاسا بە قیادەی نورمالکی لە دوای ئەو دێ و لە مەناتقی سونیش تا ئێستا تەقەدوم لە پێش عەزم و هێزەکانی ترە بۆیە ئەو نموزەجەی کە بانگەشتەی بۆ دەکرا کە لە دوای ئینتیخابات زۆرینەی سیاسی پێک دێ ئەوە بەشێکی هاتووتە دی بەڵام لە بیرمان نەچێت کاک بڵێن خۆتەزانی گەورەترین پارێزگاکانی عێراق کە یەک لە سەسەی ئەندامانی پەرلەمانی عێراق پێکدێنی پارێزگای بەغدا بەسرا نینەوەیە هەتا ئێستا ئەوانە دەرەنجامەکانیان ڕانەگەیەندراوە لەگەڵ ڕاگەیاندنی ئەوانە مەلامحی پرۆسەکە ڕوونتر دەبێتەوە بۆی بەڵبۆچوونی من هێشتا مەشهەدەکە لێڵە خاریتەی سیاسی ئایندە ڕوون نییە بۆیە هەمووان ئێستا متابعی ئەو بارودۆخە دەکەین لێرەوە ژێمە لە ڕێ و شاشانەی هەیە دیقەتە دەین چاوەڕوانین کە کاگۆگر ئەم سەردانەی قاعانی بۆ بەغدا ئەم سەردانە لە ناکاوە ئەمە کاریگەری دەبێ بە ڕای جەنابە بەسەر دواخستنی ئەنجامە فەرمیەکانی هەڵبژاردنەکەەوە بۆ چوونی من هیچ لە بابەتەکە ناگۆڕێ لەبەرەوەی بەلایەنی کەم کۆمسیۆنی ئێستای باڵای هەڵبژاردن با بڵێن زۆرێک لە کۆدەنجی هەیە کە هەوڵدەن ئەم هەڵبژاردنە پاک و بێگەرتر بێ
لەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە و بەشێک لە متمانە بگەڕێتەوە بۆ دەرەنجامی هەڵبژاردنە. بەڵام هاتنی ئەو کاریگەری لەسەر ژیانی سیاسی بێشک ئێران ڕۆڵێکی گەورەی لە منطقەکە هەیە و توانای هەیە هەندێک جار فشار بخاتە سەر ئەو هێزانەی کە هەیە یان دێ ئەوانەی کە بە پەرت و بڵاوی دەنجانێناوە دەتوانێت لە ڕێی نفوزی خۆی کۆیان کاتەوە بۆ ئایندەی ژیانی سیاسی عێراق. ئێران بێشک با بڵێن پێگە و هێزی خۆی هەیە، بەڵام هاتنی ئەو بۆ دواخستنی دەرەنجام یا گۆڕینی دەرەنجام بێ پێم وایە دەرەنجامەکان ڕاگەیەندراوە کاکە بەڵێنجان لە بەرەوەی ئێمە ئێستا لە هەموو محەتەکان شەریتی نەتائیج بڵاو بۆتەوە، هەر حیزبێ کولایەنێکی سیاسی شەریتەکانی خۆی کۆ کردوتەوە و دەنگەکانی لەلایە ئەمانە ممکنە تقنیەن دەنجی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی پێکەوە کۆ بکرێتەوە و دەرەنجامەکانی لە کۆکراوەییدا بەو تەسەلسولە زیادکەم شتێ زیاد شتێکەم بێ ئەوانە ئەگەر نامن بە بۆ چووری خۆم یان نەتائیجەکان بڵاو بۆتەوە. ئێستاوەیێکە کۆکردنەوەیەتی ئەوەیە کە بتوانێت ئەنجامی فەرمی ڕابگەێنێ. دوا پرسیارم دەزانم زۆر سەرت قاڵە لە بەغدای بۆ کۆمەڵێ ئەرک و کارت لە ئەستۆیە. ژمارە سکاڵا پێشکەش کراوە بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. ئەو سکاڵایانە هیچیان ئەگەری ئەویان تایە کە ئەنجامەکان بگۆڕن یا هەڵبژاردن لە بازنەیەک یا لە بازنەیەکی ترا دووبارە بکرێتەوە. بۆ خۆت دەزانی ئەوەی کە کۆمیسیۆن ڕایگەاندووە 76 سکاڵایە، بەڵام عادەتەن سکاڵاکان کەی دەست پێ دەکات لەگەڵ ڕاگەیاندنی دەرەنجام 3 ڕۆژ هەیە بۆ لایەنە سیاسیەکان با بڵێن تانە لە دەرەنجامی بەرایی بدەن و لەسەر ئەساسی تانەدانیان لە دەرەنجامی بەرایی 7 ڕۆژ لە بەردەمی هەیئەی قەزایی هەیە کە تانەکان یەکلا بکاتەوە بۆی بەر لەوەی کۆمیسیۆن با بڵێن تەواوی با بڵێن ئەنجامە کۆتاییەکان ڕابگەینێ و محکەمەی اتحادی مساعدەقەی بکە. جەنابەت دەزانی هەر ئەوڕۆ لەگەڵ ڕاگەیاندنی دەرەنجامی هەولێر و سلەیمانی دۆگ یەکێتی نیشتیمانی کوردستان سکاڵای تۆمار کردووە لەسەر هەندێک لەو بازنانەی کە هەیە و پێشم وایە لە پارێزگاکانی تریش لەو 3 ڕۆژە ژمارەی سکاڵاکان زیاتر دەبێت بەپێی ئەو بەڵگانەی پێشکەش دەکرێت لە سکاڵاکان ئەگەری هەیە با بڵێن شتێک گۆڕانکاری یا حاڵەتێک بێتە پێش. بەڵام بەگشتی لە هەموو ئەزمونونەکان بەپێی پرەنسیپە نێودەوڵەتیەکان ئێمە کە دەڵێن دەرەنجامی بەرایی واتە 90% دەرەنجامەکان یەکلا بۆتەوە دەمێنێ ئەو 10% کاندیدێک زیاد کاندیدێک کەم دەنگێک زیاد دەنگێکم ئەو گۆڕانکاریەت جەوهەریە دروست ناکات لە خاریتەی سیاسی سەرتاپای ڕەت بکاتەوە. بە بۆچوونی من ئەوەی کە تەیاری سەدری نەخشە سازی بۆ کردبوو لە عێراق بەشێکی گەورەی هێناوەتە دی ئەوەی کە دەبێت چاوەڕوانی بکەین لە دوای دەرەنجامە کۆتاییەکان یا با بڵێن ئەوەی کە هەمووی ڕادەگەیندرێ ئایا ئەو هێزە چەکدارانەی لە عێراقن ئەوانەی کە نفوزیان هەیە تەنجیان بە ئەمریکا هەڵچنیوە لە عێراق ئەوها بە ئاسانی ئیستیسلامەکەن و پرۆسەی حکومڕانێتی ڕادەستی هێزێک دەکەن کە لە عێراق ئەوڕوو بە زۆرینەی دەنجی دەنگدەران ئەمانە و ئەگەر و مەترسیانن کە حقت ئەوەی لە بەغدا ئێستا هەستی پێ دەکا هدووێک هەیە ناتەبیعیە ڕاستە لێرە و لەوێ با بڵێن گروپەکانی تیاری سەدری و تەقەدم ئاهەنگ دەجێڕن بەڵام بەڕاستی هدووەکە غەریبە و هیچێک لە سەرکردەکانە تا ئێستا هیچ تەسریحێکی ڕسمیان نەداوە. عادەتەن لە ئەزمموی هەڵبژاردنەکانی ڕابردوو لەگەڵ با بڵێن کۆتایی هاتنی هەڵبژاردن بەدایان سەرکردی عێراقی گوتاریان هەبوو و تێبینی و سەرنجیان دەخسەر و ئێستا هەمویان بێدەنگن لە چاوەڕوانیدان کە دواتر دەرەنجامەکانی تر چی دەبێت. هیوادارین کە هیچ شتێکی ناخوازرا و ڕوونەدا و قبولی دەرەنجامەکان و سندوقی دەنگدان و ئیرادەی دەنگ دەربکرێت. کاگۆگر زۆر سپاسە دەکەم ئەڵبەت لە پەیوەندیدا دەبین بۆ لەمە و دوش کە زانیاری زیاترمان هەبێت لەسەر ئەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراق زۆر سپاسە دەکەم. سپاس بۆ ئێوەش ڕێز و حرمەتم هەیە. دەنگدان لە شاری کەرکووک چۆن بەڕێوە چوو یا بەگشتی لە پارێزگای کەرکووک ئەگەر وەکو نمونەیەک تەماشای بکەین بۆ ناوچە دابڕێنراوەکان ئەمە بابەتی یەکێکە لەو ڕاپۆرتانەی دڵشادەنوەر پامنێری دەنگی ئەمریکا بۆی ناردبووی. ئەکرانەوە و هاوڵاتیان بۆ دەنگدان ڕوویان لە بنکەکان کرد. ئەرکی پاراستنی ناوەندەکان خراببوونە ئەستۆی هێزە عێراقیەکان.
عیبە ئەڕۆ لەوێنە دانیشن بەرگەکەنە بەریان خەبەریان لە میلەت نییە زۆریان درۆزینە زۆریان دزە ڕۆیشتنە ئەوە بەسە حتا کەی ئەوە لە کووردە عارەبە تورکمانە لە ئاخر شەر میلەتت ڕۆی ئەوە تەفیقە بکە غریەتی نییە دینی نییە میلەتی نییە عێراقی نییە عێراق ئێمەیە کورە عێراق بگرن کورە بەش نەکرێ کورە وەڵە ئەو کافرانەواکە لە بینی ئەو میلەتە تەفیقە بکە لە ساڵی 1950 نامانەزانی کورد چێیە عارەب چێیە شیعە بەس عیب بمرن بۆ خۆتان کەرکووک کراوەتە سێ بازنەی هەڵبژاردن کاک نەجیب حاضر بە کاک نەجیب تکایە حاضر بە منەتێنم بەرنامەکە دەست پێ بکە بڕۆ یەکەم سکایپت کە بتوانین هین بکەین میوانەکان حاضر بکەین بۆ هین باشە دەی زۆر باش ڕاوەستە بێت تەنیا 2 دەقەم بیتێ کە هەموویان جێبەجێ بکەم ڕاوەستە دەقێکم بەرێ بەردەم بنکەکانی دەنگدان لە گەڕەکە کوردنشینەکان قەرەباڵغتر بوو بەراورد بە گەڕەکە تورکمانی و عەرەبیەکان لە ئەنگری حیزبە کوردیەکان بە ئۆتۆمبیل و بە ئاڵای لایەنەکانیانەوە بە بەردەم بنکەکاندا دەسوڕانەوە با دەنگ دەین نەیپرسین ئەوان خراو بین با ئێمە باش بین ئەم کەرتە قەی ناکە با ئێمە باش بین ئەوان خراپەیان لەگەڵمان ناکرد با ئێمە دەنگ دەین بەشکەم بۆ خۆمان تۆزێ بەحەسێنەوە ئەیوانێت خوا بەخوا دەنگە دەم هەتا بمرم هەر دەنگ بۆ کوور دەدەم داواکەم لە هاوڵاتیانی شاری کەرکووک بێنە سەر سندوقی دەنگدەن بەو لیستەی کە خۆیانەیانەوێ بەشک و کورد سەرکەوێت هێزانامنیەکانی عێراقیش لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی دەنگداندا بە نێو کەرکووکدا دەسوڕانەوە و نمایشان ئەنجام دەدا و فڕۆکەش دەسوڕایەوە مراتب سواء كانوا جيش أو اتحادية أو شرطة محلية وجميع الأجهزة الأمنية والاستخباراتية فەرماندەی پرۆسە سەربازیەکانی کەرکووکیش دڵنیایی دەدا لە پاراستنی ناوەندەکانی دەنگدان بە ئەوەیەتی خوا پرۆسی هەڵبژاردن بە ئاسایش و ئامان بەڕێوە دەچێت و دەمەوێ پەیامێک ئاراستەی هەموو خەڵکی کەرکووک بکەم وەرن هەڵبژێرن ئەوەی دەتانەوێ هیچ سەربازێکیان پۆلیسی نابینن ڕێگاتان لە چوناژیرەوە بگرێ یان هەوڵ بدات ئەرکەکەتان سەختتر بکات بەڵکو بە پێچەوانەوە کارەکەتان ئاسان دەکەنەوە و لەگەڵتانە ڕادەوەستن و ئێوە مافتان هەیە کێ هەڵبژێرن ژمارەی کورسیەکانی پارێزگای کەرکووک 12 کورسیە و کورد و عەرەب و تورکمان کێبەرکێ لەسەر ئەو 12 کورسیە دەکەن دڵشادە نواری دەنگی ئەمریکا کەرکووک دەنگدەرانی دێنە بنکەکانی دەنگدان کەمن و وێزگەکانیش تاکوتەرات دەنگدەریان تێدا دەبینرێت کەسە بێ دەنگی خۆی با مافی خۆیەتی ئیتر کە داوای هەشت سەرجادەکەن وەچن عەلەمی هەڵەگرن و داوای بەشی خۆتانەکەن وەرە ئێرە نە کەسە مەراقبەتان بکەوە نە هەتا لێتانە ئەو نە گەرماتانە بێ وەرە مافی خۆتان بچەلمێن و داوای چێکن ئەمڕۆ حەقی خۆمان تا کاتژمێر 12 نیوەڕۆ ژمارەیەکی کەم دەنگدەر بەشداری پرۆسەکەیان کرد بەڵام لە کاتژمێر 3 پاش نیوەڕۆوە هەندێک لە بنکەکان قەرەباڵغ بوون وەڵی بەز مشکیلەیە بیکە ئەزانی بووە بەز مویم هاتنەکە بای هەموویەتی لەبەرەوەی تۆ خۆ بە کەسیشی ئەم وڵاتە ئازانی بڕۆ کەسی هەڵژێرەکە شایستی ئەوە بێ بینێری بۆ ئەوێ بینێری بۆیە لەسەر تۆ شەرکات تێگەی لەسەرۆی کە بڵین کەسیشی ماف هەیە لەم وڵاتەیە تێگەی مافەکەی تۆ لێ بەدەست دەلامێ کە بتوانێت غیرەتی هەبێ قسە بکە کە نەیبوو دەنگەکە بەزایڕۆ ئەو هاوڵاتیانەی بەشداری پرۆسەی هەڵبژاردنیان نەکردو بایکۆتیان کردووە ناومێدن لەوەی هەڵبژاردن نەخشەی سیاسی بگۆڕێت ڕوبەڕووبوونەوەی عێراقە لەبەرەوە حەلنی ئەنجینە ئی کوردستان بێ حەق و جەزان بی بە هەموو شوێک جەزان بی چونکی ئەمانە هیچ شتێکیان بۆ خەڵک نەکردو بەس پاران کۆ کردوێتەوە هیچ شتێکیان نەکردو بەڵام مادام ڕوبەڕووبوونەوەی عێراقە ئەمان بۆ کوردە بژاردنیم جارە جیاوازیەکی لەگەڵ هەڵبژاردنەکانیترا بە حکمەوەی کە بازنەکان جیاکراوەتەوە خەڵکیش ناڕازایی هەیە بڵێن لە خزمە گوزاری کەمی خزمە گوزاری و بڕینی موچە لەلایەن حکومەتی عێراقەوە بەڵام هەموو کاتێوە باشتر تاک بەشداری کا لە چارەنووسی خۆی دیاریکردنی نوێنەری ڕاستەقینەی خۆی بۆی کە ئەم وەزعەت تێپەڕێنین
پارێزگای سلێمانی 18 کورسی پەرلەمانی عراقی بۆ دانراوە و لایەنە کوردیەکان ڕکابەری دەکەن لەسەر ئەو 18 کورسیە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، سلێمانی. ولی بینرین هجا هم بخیر هاتن دنگ امریکا پشکا کردی. دنگ امریکا توشانا تایبت یا هلبجارتنین عراقیت پیش وقت دا گل ودایا. هفکارین ما دو و ایرو هر وصاب برینها بورابوند وشانا تایبت دا. درباره هلبجارتنین عراقیت پیش وقت شروع داتا و هرگلیین هلبجارتنین دنگدانه و در انجام دنگدانه گهاندنوا. نهاجی گلمدا لجدهوکه هر وصا لجیندن ده شروفکار پسپورین هلبجارتنان گلمدا بن. عراق روجا یکشنبه دهی جوتمه گل عراقی لسر صندوقان بو دنگدانه. اف هلبجارتنا وکا هلبجارتنین جریزه تینا دیار کرن و هر وسط تین حساب کرن کو یک جه هلبجارتنین هری گرن که لعراقه. بینرین هجا کمیسیونا بالا یا هلبجارتنان راگهاندبو کو عراق دوان هلبجارتنان دال. گوری قانونه که جه 18 پارێزگەهان و ببه 83 بازنین هلبجارتنان آنکو دنگدانه. هر وسط وان هلبجارتنان دا 8962 ناوندین دنگدانه هنه. جوان ناوندین دنگدانه 57944 ازدگهن دنگدانه هنه. کرسیین جنان 83 هر وسط حجمارا کرسیان بگشتی کوه درباسی پرلمان عراقی بکند و دوره دا 329 کرسینه. جوان 329 ها نهج کوتانه و 5 بشا کریستیانین لعراقی دیگهن هر وصا یک پیکاته یا ایزدی یک کرسی جی شبک یک کرسی صابیین مندایی و هات یا ترخا کرن کو یک کرسی جبو کردن فیلی با ایرو کمیسیونا بالا یا هلبجارتنان انجام دستپیکی راگهاندن و هاتی خویا کرن کو لسر آست هرما کردستانی و لسر آست عراقی 2000 کرسیین خوا بزلالی بلند کرنه. یک جوان پارتی دموکراتی کردستان لجه هرما کردستانی هر وصا کتله صدری لسر آست عراقی کرسیین خوا زیده کرنه. بینرین هجاج بو دانوستاندنا لسر وان انجامانو در انجامان نهادو مهوان مین هجاهنه. برز یوسف سلمان پسپور هلبجارتنان اوماف پارز جه هولیره هر وصا جواکناس اوما مستایا زانینگه زبیده سی صالح دگل مدایا اون بخیراتن برزان سپاس کت یوسف ام شو دست بکین بگشتیل گورن خاندناوا هون هلبجارتنین وی جاره جبركو هالبجارتنين دنجي اف چند خولن هالبجارتنانا هون دشوبينن خولا في جاري هون چاوا دنرخينن جداهياوي چيال گل خولن دربازبوي و تايبت مندياوي چيا سپاس به هوا خیرات نواد که هر واسا خانم ادگل مده و میوان توجی و بینر توجی درباره هلبجارتنی دوی جاره و جداهیاوی گل هلبجارتنی جارا چوی شروع تکنیکی و همشین بیجیم که شروع کار کمیسیونی و جداهیا که گل اکامازن سردانه هاتش غیر دو جهازیت یا ای که سیستم تکنیکی کار رو برنا بینگهد و هسگه دنگدانه دا جارا چوید نافبرا ام بیجین جهاز هیربینی هم که عدات تحققی و صندوق الکترونی دنگدانه مروف بیجین بازنه یه گردانه بود نافبرا مانده که ام بیجین حلقت واصل بو
ویجر نخیر کبل اکاد بود دانندن اوی کبل آمیره تحقق صندوق الکترونی وگیره دابو خصوصیات اوی کبل هنیجان که بیشتر تایبت مندیاویج او بو عدت تحقق اون که بیشتر جهاز هیربینیه دم دست نشان کرد که کسی هاتی دنگ خوب دادن خدا نوی دنگه و خدا نوی کارتیه اوا تایبت باید چه کردن اوی درفت بو صندوق ورد پیدا کرد که ام بیشتر ورقاویا دنگ دانم کلا پروی دنگ دانه ور بگیرن چونکی هر لپاره که دنگ دانه کیو آرگر سر او کیو آر در عدد تحقق هیتا خواندن و دمیجتا صندوق الکترونیش دوید همان کیو آر بیدن و دو ورقه دنگ دانه جوکی شین تبلد مروی ای کیو آر نابیدن فتویره دا بدید نامن کمیسیون محاوله کرد بیشن کار بونده کرد که بشیتن ام بیشن عنصر بشری آنکو یه مروی هندی پیدا کردنش پروسا هجمارتن و واوارتن دیر بخیدن و بکت عملیه که کم بیشن پروسا که تکنیکی یا تکنولوژی یعنی یا بحث بک عرب بیشن و دوره هنیج دا بدید نامن یا موفق بو یا سرکفتی بوده دا چونکی رجا گازنت انتخابیه که بین صبر راست که بیشن شکاوی انتخابی زمان عربی الپارزگاه که یا دهو که الدنگدانا تایبت الدنگدانا گشتی بتونه 7 شکایت هات نپیش کش کردن و اوه کم بیشین دست پیک بو ما انتخابات چوی اف رجا گلک نظم شکایت نبود بلندتر بوینه همی پارزگاه بس پارزگاه دو که شون پارزگاه بویا که رجا شکایت کمتر بویا خالا دوی ام بیشین شروع قانونی و آیا چی جدا هید نبر اوان هر بجات نه هر بجات نه چوی دا بویا سال 2018 بو برسفتانوی پرسیا جداهیان ام دی وگرین تام گلا پرسیارین معنیش بوده امی وگرین جمتا لی امی بچین جم خانم دکتور زبیدا 3 ساله دهو که دکتور زبیدا تو تجرباته هیا هم لأوروپا مسئله دنگدانی و هر وصان هاجی لهرما کردستانی گور کریترین و ین سوسیولوژی ین جواکناسی بدیت نوا لهرمه هرم روش حالاتا ناویم بگشتی و لهرما کردستان العراقی بتایبتی و چوادید سر چی کریتر دنگی خود دن کاندیدان بر بجیران گلک سپاس بو هوا و بو وی دلیوه کیف خوشم کد خدمت هوا دابم او خو وک هوا آماجه پیدا یعنی ام اگه بهین مقایسه که بکین بین اروپا و روش حالات نویم شوازه که گشتی واتایا ودا و معنایا ودا و پراکتیک دا ام دیگه هینا جوازیت گلک زیده یعنی جه که وکی کردستان از بینم یعنی ابا موافقه که گلک بزحمتی بدست هاتی یعنی هک ام سحکی نکومال گهد روش حالات آنها بیم شوازه که گشتی وک هل بجارتن وک کانسپت وک مفهوم بلکه اول مدجیان خدا گنک پراکتیزاوی نکرد انجام ندایه هوا آماجه پیدا کشلای سوسیولوژی و بهم بو هوا شنوبا به چنده بکم اگه ام تماشا بکن هج بچیکاتی و شبون آمده ام بیچکت یاغی ندگل الوی مفهوم الوی پیگه هل بجارتنه تشت همی بو مثلا هل بجارتن یعنی ده چه خوی ده چه وخوی ده چه انجام دای چه وجیان هفجینی پیگ بینی چه جلگیب که یکیش کی نکه اوه همی بو مثلا هل بجارتن و ام هل بجارتن و مگلک تدانی نه اگه بهش لای سیاسی و از بینم اوه دست کفته که گلک و مازنه یعنی کوب دست ما بهاتین به پاچا کردستانه و او ما في سیاسی دایم یعنی ما يبدست خوبه اینای ما في سیاسی هل بجارتن از بینم حقوقینا هزاران شهیدا یعنی زحمت درکتی وکی اوروپانینا کو تنی بچن صندوق بگمان یعنی امی بردوام بکیم گلودا امی چرا جمع که یوسف جارگدن که یوسف مشوری دست بکر بو و تمام نکراخ نخو جداهین وان هل بجارتنان خصوصیت آن تایبەتمەندیت وان چ نەلگەلین بله ما بحث لك شروع تکنیکی و کمیسیون پراستی و پینگا بهاوتی هر چنده ایکش پیشنیارت یه مروف بو رای گشتیش دیار بکد ایکش پیشنیارت جواتا بری بو یا کمیسیارا کود نوبرا عدات حقیقی صندوق الکترونی که بلاک بیت دانندن بندی که مروفیش اوی پروسیدیر بخین آنکو فرما بری کمیسیونه او خال گلک گرینگ بو بو اگر هندی بدید نامه گازنت انتخابات کمتر بین پیشکش کردن و خلک پتر اجرای پروسه تکنیکیه و حذف پروسه تکنیکیه بونده که پتر سقطت بهش یا مروفی نقطه دویا که او روی قانونی ما بحث لیکر
جارا چوی یاسو اهل بجاردنا یا پارلمان عراق در کفتی شیواز دا بشکرنا کرسی که گیردا بو نظام سانتلیگو و یعنی او نظام سانتلیگو جی یه هموارکیری هم بیجین سال 2014 1.3 کار اینا بو بشتی اینکه سال 2018 که 1.7 طبیعی بچه شانس احزاب بچه که ویریجی کمتر لیکر اوه جاره پارلمان عراق خوش نظام ام بیجنی تمثیل نسبی ام بیجنی وکو سیستمی که هل بجاتنا خوشی دیره خست و برف نظام اغلبیه چو که هر دایره انتخابی نظام الفائز الاول تدهی بیدن که ام بیجن در چوی ایکه تدهی بیدن چه ظلم چجن هگر دایره انتخابی پترش مرشح که تدهن که بر بشیره که تدهی پیویز بیدن دو گوری که ام بیجن دانشتیت و دیگه که ام بیجن و بازنی هنگی ده پترش مرشحی که هبن بعضی میتون که کیش مرشحی پترش همیا بریه بر بجیری او دی بیت یعنی کتیوسف حتی اگر دنگک جی بیت بگمان و تویریج طبعا الان هر دو سیستم باشی خرابیت خویتن چی سیستمی هم بیشتر نسبی بیتن چی سیستم اغلبیه بیتن باشی خرابیت خویتن لیا بواقع ما يعني ورطة كي عراق دو جنابته بحث الرشالات نافين جيجر امت بيجي امت بلامي يعني هر جار ياساك هر جار سيستمك نخاص مال سر است عراقك و ام بيجي بار سياسي عراق نهند يا كم بيجي مستقره وي او فهمي قال برلمان عراق وقت ياساي در تختن رنگ بار وضع سياسي بتش بيشجاف گيرتن اش بار جواكي و ابا خانم زبيده بحث كيري سوسيولوجي وكساتي موافد مروفي فدفيرا دام نتجارين يعني بين تعامل ياكو كوميسيون ديال قانون بكات ديال ياساي بكات يعني ياكو عرفه كي ياساي ام بيجين فيت ام بيجير من بياساي حتى او ياساي كان عادل جبيتن بس ياساش برلمان يدر كتبت ام بيجير من دام بيشين بين الدوله كا ياساي یاسای کار راز بید نادرست بید مهم یاسایه ام دکار که این دی گیر بیم پی پشتین که دکاری مونده که هم راست و که هم یاسای کار شوی باشتر پیدا کنیم. بله. سیستم زبیده خانم هون يعني روشا یا آبوری و یا جواکیل الهرم بگشتی يعني العراقي و هم الهرم کردستان اجبر کو جوازیه کی وصانی نتناف برا جانا مالباتی و جواکی دا گلوهین روشا آبوری بدنگدانه و چاوا گریددن باندورا روشا آبوری هیر سر دنگدانه یان جینا وک ما مستا یوسفی جی آماجه پیدای نسبا دنگدانه و جارن یا کمتر بوش همی جای چوی اوه چه بیت یعنی شبی لاین تکنیکی کارتی که نخواه بیتن بس دیستانه که لاین شوازه که گشتی جه اگه ام تماشا بکن بگمان لاین اقتصادی شیطن فاکتر اک بیتن بو هنده کو چی نکا زیدش خلق کمالگهی بجداری به پروسس نبو بس گل هنده جبنی لاین اقتصادی از بینم اف نزباکی هم احتمال هنده بود چیتن که او اطمینان و او باوری نابینا خنگ کردستان و بغداد نما یعنی دوان چند سال جوی داشت 2005 حتی نوکه بلکه گلک جا او اعتماد او اطمینان اب اکو دوهای هات یشکاندنه لو ماجی خلقک ناامید بو بس وک واجی آماجه بدای فاکتور اکونومی اقتصادی جیت شیطن اکشوان لاینا بیتن که وکید بجن چی نکا خلقه وجاره بجداری نکرد انتخاب هل بجارتن وجاره گلک سپاس که یوسف پروسیسا دنگدان خلاص بو و کمیته هلبجارتنان انجام دستپیکی جی راگهاندن قناغن بهن تو وکه پسپوره که هلبجارتنان قناغن بهن ین و پروسسی چنه جه یعنی پجراندنا دنگن داویه و حتی کو آواکرنا حکومته بله بگمان هر پروسه که هلبجاردنا جماره که سکالا و گازنت هلبجاردنا تینا پیشکش کرن هر واسه کمیسیون جشروی هوی فنی و یک کار کرنه رنگ هندک ویزدگی هال هندک محطه کم بیجین درست آمیره کار خونه کر بیتن یان او جداهی بیتن نوبرا انجام صندوق ادگل او ورقه تاتینا کیو آرگان کتن ناف عده تحقق دا لو ما جي هندك پارزگاه كين و ملاحظه هندك كربيتن
نهاتین راگی هاندن انجامات اولی تلن بو ساعت 6 ایواری کنی که همت چاف بکفنی داد اب خو 12 پاریزگاه ساعت 3 هات راگی هاندن یدی هات نه باشه قسم بو ساعت 6 اوه خود دسپیک و کمیسیون کاری خو خلاص بکد اما بابت یه هیربینی ناور انجام دا و تمام دم داجی او کیشه بچی که تکنیکی هیکل ویزگی هیکل داد من کمیسیون سبراسی تو هر مجراتنا دستی بو برغبتن اوه لایک لای دوی چه پیوسته پیدا کردن پشتی هر بجردن حتی هم بگه این پارلمانه که یک کامل دستالات و کار خود روز بگیرن هنگ ویتن کمیسیون لجنه کدانندی کمیته کدانندی او کمیته هنید بگو من ایکش اندام جوات کمیسیون سروکی به کمیته دهن تماشای گازنده هر بجردن هاکن طبعا مسیج جورت گازنده هایتین ما گازنده که هی هم بیشتر گازنده کسک یا که همون مجرد گازنده هات یه پیشکش کردن بیکو بنمایی که یه تکنیکی هی بیتن کو فعلی که شکل بنگه که دنگدان هم کل ویزگه که هی بیتن بیکو من ابتنا دیری خستن و کمیسیون خوب گازنده رد کردن گازنده قدیمه هم بیشتر گازنده زر اوی گازنده هر اوفیس پاریزگه که اویجی کمیته که بچکتریه هی جوات کمیسیون که اولش نه هنی اوان بحث لیکری دوام گازنده و گوهیزیده بو اوان لجنه تانیه هم بجنه طایه که سراست اوفیس پاریزگه ها بونده که تحقیقی هم که هم بجن و کلی نرسر اوان گازنده بکد و تماشا کدن آیا گازنده جه خودانه یا جه خودانینن و تمام دم ده اوان چه پیش نیال و راست پاده هنه بونده که بریاره کش جوات کمیسیون و لجنه هم در کفیدن سره به گازنده ممکنه بیت رد کن ممکنه بیت انجام گیری در کفیدلی یا سی و وی ابترسه هم بيجين غازندا صور انكم شكاوي حمراء بجنه او غازندا هني ممكن ام كيتا قناغه كي ويزغاك بيتا صوتن ايش ويزغاك دنگدان الناف بنگه دنگدان دا وران كان دجره بده اگر اندكو بنگه بيتا صوتن فادوان هر بجود نادب حكمه اندكو جمارا غازندا كي مبدي نامد كوميسيون دمك قياسي دا يكرد خوش اوان غازندا خلاص كي ممكن بابت روجه كي اندو روجا بيدن ديف دا ده انجام دماغی راگهی تن کمیسیون ویده میده اف انجام ده چنه محکمات اتحادی و او محکمات اتحادی ده مصادقه السر انجام دشتیت بگمانیت هل بجاد نکردن بس نواره هر دو کادا بگمان اف احزابت مشارک و اف بربشیرت مشارک الوان انتخابات ده بجداری کری او شین طعن النتیجه دماغی کمیسیون بدن برانبری محکمه یا هيئة قضائي بين بيجن بابو اف بريارا جوفات كوميسيرا داي راسطه يا نهائيه بس ما قناعات بيننا او دنجرا قد كلين سر ابي غازندجي كان هكديت يا خود دي كوميسيون راس باردن کو كار كان انجام بدن هگرنه او در راد كه بيش نگي محكمه اتحادي مصادقه استركت في بروسه خراكي ديتنام ديفيتنج 2000 روز درباس نبيت اف بروسه اجمال يعني چيا كوميسيون چيا هيئه قضائيه جوات دادوري و چيا محكمه اتحادي بديت نامه فيتش 2000 روز درباس نبيت دونك هم شين بيجين ماوي دو هفته دا كمتر بدن برلمان کی ببینین اندامت به دیار کریبن و او داخازا رونشنا یا ایکیب کن اکو پرلمان و سینخارنا اندامه بله گلک باشه که یوسف امدچینا جم خانم زبیده وقت دزانی کو نهال عراق جی کوتا جنان هيا کوتا جنان جی حتى كوتا بشويكي جشتي سيستما كوتا دبي كل جلك البجارتنين نافنتوي ده هبه العراق يجي هي لهون في كوتاي تشاوان دنرخينن العراق بله وكل دستبيك آماجه بدای كاك يوسفي يعني او بازنيت في جای هاتينا چیکرین یعنی سه هنده بون 83 بازدانه بون که وقتا هر بازدانه که پیدوی بو خانمک تیدا بیتن کوتا ابا پشتی سال 2005 یعنی از بینم بابته که باش بو یعنی حولکا باش بو هنده که خانم دوی منطقه جیوگرافی که ساناهی نه تدنافکایا سیاسی دا یعنی اوکا باش بو امتشین بیشین دست کفتک بو خانمان که کوتا بچیتا حکومت و بچیتا پرلمانی بس دیتن همن نها پشتی دروازبونا چندین خولا از بینم پیدویه هدی هم شلایه یاسایی هم جواکا مدنی هم احزاب و ابا انترناتیو که دی پیدا بکن بو آماده بونا خانمات هل بجارتنا دا و منافسات سیاسی دا چونکه دم ام تیم بونمونه نها ام گلک شلای کمال گهی و شلای
اجتماعی و اما هول دین و وقتی بجید سنتر بکولین دا زانکو دا سنتر تاتینا پیک اینا بوهنده که اکوالتی جندر یعنی یکسانی را بین جن و زلام دا بیتن از خوب هزرامن از بینم هک ابا بیشوازی ادامه هبیتن احتمالات یو وقتی دا اف بالانسا دتیک چیتن لو پدویه از پدوید بینم که شنها پیدا هم شلای یاسایی به هم جواک مدنی صاحب چند شول بکتن بو هنده که او خانم او حقا یعنی منافسه بکن یعنی منافسه ساشیانت خو هر چند اف خانمت بجداجی من نبت بکیماسی یعنی دست کرتتون بکیماسی هر سنگینین اکید کسانت گلکشان کسانت شارزان هم یا سرخوشون که بس بدوید کتن بوهنده که یعنی منافسه بشوازه که دی بیتن خولت بهت دا یالک سپاس زبیده هم گریدای پرساته هم که یوسف پسپوری یه هلبجارتن هم بپرسین باشه کوتا اگر کو هاتیه دستیشان کرن لگور کمیسیون بالا یا سربخوی هلبجارتنا کو 25 صد رژه جنانه و دکه یعنی هر بازنه که یک جن دوی به هلبجارتن 83 جن مثلا اگر بون نمونه لعراق آن لهرما کردستان جنه که دنگ زیده اینان دیسان او دکه دوی رژه دایان او اضافه ببر. بله سپاس درباره کوتاه آفرتی یاسای رفتار که گلک و جوانات گل کری یعنی بیشتر ناچی بیتن 83 کمتر پرلمانی دهبن بس ممکنه زیادتر بن یعنی بو نمونه مل پارێزگا که کم کینه نمونه ما آفرت هبویه رجاوی دنگدانش کوتاه یا درباز بود یعنی ظلام یا درباز بود یعنی مل دوی که بگاوه دیف اوان انجامت هاتنه راگی هاتن شقیبه کمیسیونی و کود یه دست بکینه 4 آفرت درباز بودن اگر کوتا بیتن و با 3 درباز ببان تماشا که چه آفرت الپارێزگا دوی که وان هر بجاردنا دا کمترش 15000 نقبو برنش 13000 دنگا کمتر نه ایناینه ما بر بجر هبو کمتر ید ایناین انکو او بابت زبیده خانه بحث لیکری تراده که انا بجم یه اجمالی هم کام بجنی گشتیه بس آفرت شای جه خوب کرد یعنی ما الپارێزگا دوی که برمون البازنه رقمیک آفرت وی 15000 دنگای دست خوبه اینه راست بر بجر ظلام شو پتر اینه بس که تو به یک رقم قیاس کنید بازنه که بچیک دا آفرت بشید 15000 دنگای دست خوبه بیتن خوب دید نام مکسبه که مازنه بو آفرته فممكن ام ديتنامن بترش 83 آفرتات اوه جلسانی که هم بجین و دورانی پارلمانی ببینید پارلمان عراق ده وکو کوتا اما او زبیده خانی بحث لیکری از گلو معنی راست گلک آفرت جیخوی کری و ممکنه خلقی گل پشترا واسطیای بجا سر بنیاده که جواکی بیتن یا سر شیانا بیتن ممید گر راستیای اگر اف بابت کوتاهی نبات یا سایده رنگ ما 83 ندید بان چونکی او با گاسنا جواکی ها امتداد بورین و جواکی که هم بجین یه چاندنه دا او طرفت با افراد پیدا نکرد بگم من که حق خوب شیانت خو خلقی که باری به بیده بشتد من پرلمان دا رجا 83 ساده ببون 83 اندما پتر پرلمان دا حاضر ببن لی تمام دم داشته گشت بینیه هی وکیم بحث لیکری یعنی من انتخابات 2014 آفرد ما بو دنگ تویش ممکنه نزدیک 30000 دست خوبه اینا بن یعنی یا ایکی بر سرپایی می یوسف امی بردو ببورن امی بردوان بکن دانوستاند نخوا لی پیشی امی یعنی کمیتا هلبجارتنان یا بلند العراقی ایرو سر صبح انجام دستپیکی یعنی چند پارێزگەهان وەکە پارێزگەها دیالە قادسیە مسەنا میسان واسط دهوک صلاح الدین کربلا نجف و ئەربیل ڕاگەهاند بوون هەروسا گوتبوو هەند سندوقان جی سکالال سەر هەیە ئەو سندوق وێ بێنە بەگواستن بوو بنگەها سەرەکەی لە بەغدا بینەرێن هێژا بەریک و دانوستاندنا خوا بەردەوام بکەین گەل میهوانên هێژا پێشوەختمە هند دیدار لگل هند بریز و شروعکار سیاسی کربو پیشی امی بچینه جم دکتر سامی ریکانی شروعکار سیاسی و ماموستای زانینگه درباره هلبجارتنان
و جداهیە نوێ و چاودێریان نافنەتەوی لە سەروان هەلبژارتنان دانوستاندن و پێڕاکی کەرم کەن. دکتۆر سامی ڕێکانی شرۆڤەکارێ پرسên siyasî û mamostayê zanîngehê ji dihûkê hûn bi xêr hatin. Xêr hatin ser çava. Doktor wek dizanî helbijartinên taybet yên pêşwext yên Iraqê pêk hatin. Lê her kes van helbijartinan weke helbijartinên taybet dibîne. Hem civaka Iraqê hem civaka nafnetewî û hem jî welatên li herêmê van helbijartinan gelek giring dibînin. Bu çûnate ji ber derbarê van helbijartinan û giringiya wan çi ye ji aliyê van hemû aliyan ve civaka nafnetewî welatên li herêmê û Iraqê bixwe û hêzên siyasî li Iraqê. Destpêkê sila bû te bû dengê Amerîka ke basa têgihel herçend ev helbijartina rast e elameke mezin sertî dekirin ku احتمالا گورینێکە مازن چێبیت ئەنجی ئیرادەکە دووەلی و مراقبەتەکە دووەلیە سەرێ چەندی هەی بەسەکەم سەر چی ئاستە بەرێخب دەینێ دیتنا من ئەف هەلبژاتنە دیف ئەوێ بووینە ئەگەر هێندێکە ئەف هەلبژاتنە بەری وەختی پێتەکردن دیتنا من بەس ئەو دیتنا من یعنی بەس ئەو بەرێخنەبی هەلبژاتنێک و دیدە خازەوە نەبوویە ئەو بوونە ئەگەرێت هێندێکە ئەف هەلبژاتنە بێتن بەسەکەم بەرێخب دەینێ ev şêwazê tê tekirin û rêk xistî û ev ew qanûn û yasaya derê xistî û ev rêve çûna wê û ew şêwazê peywandî û tehalifatê hatiye kirin kontrolkirina hemî çemkên girêdayê helbijatina ve ekem berêxib deyne çi gorîneke wî asîdana bît ya xewnê wa de ev ê ku em bêjin gorîna ew ya sahet Iraqî da kirî ku wî eger hindî ev helbijatina pêşwexit çêbin ew bêjnê شورش تشريني يعني بديتنا من بس او كي خيبه امل بعربي بيجن بوا كسا تشيت بيتن حتى تشندش وخوبكي شات مثلا بروستا هربجاتنا خوبكي شات بامید بوينه كو تشتكي غورين ناتشي بيتن ابا وك تصويره كي يكو او من اجر عندك هربجاتنا تشي بيت بس سر اصلا كي دي دا يعني هميلا يعني دي بينن كو داس كافتيك اكشوا اكن بريخدني سر اصل امريكا ام بريخب دني كو بيشتافان بو كاف شنده بيتكلن اتحاد اوروبي كان بريخب دني هم بيجن كانه نوع كا مثلا كو ديمقراطيه واستجابه شرعيه معناه برف قناغ كو ديمقراطيه وقت تو استجابه سلطه و دسالات و احزاب بو جاده شفيت معناه بكو بينغا كا هر چند که انجامات اجنبس بينغا و برچا و اعلام واسه بريخب دني همان وقت دسكفتيه که امريكيه كوابروكي سرپرشتێکی بەت یا واقعکی عێراقی کو ئەو پێ مەسئولە چێبی حتا بێگەوێ بەرە بەتن وەسە کو ئەف ملەتە ئێدی بریالا خوبدا سەرێ گەندەلی و سابێنە ڕازی بوونێ و وەکو دژی حەجەتێک چێبیت ئێدی ئەو پێتە پێویەوە خوبە بە کێشانەوەی تایبەت بایدنی کوابروکێ سیحابە خوب کرد ئەوە نقطەکە گەلەکە پێزە بوو بایدنی ئێدیمە بووە واقعی چێکرد مە هەلبژاتن چێکرد و بریالا خوددا وشني كما يجي حباخوكي انا بهمي بوي ديبتا نقطه كبهيس اما صار اصل اقليمي دي نومن هيك شو وجه خو تشكريا يعني عندك تحالفات تشد او كديوه تحالفات الرازينه في الشيوت او احزاب مشتركي كود اسبنم او دي جرى كود صلاه دي دس خدا جرنبه او تعبير مصالح اقليمي جد كد همان وقت يعني جدا وجدا نوعي كتوازن مصالح وده همان سر آستن یه داخلی دا دیتنا من اویج رازی بونه که مازن بس کیه نه یا اوید که حتی دیگه دنگین رازی بونه و مظلومیت گله که برفرات عراق دا و گشت یعنی تدهی نخونوانه ابرو که برو واجبه چنده دکتور تجی بالکشان ده سر گواشن کو در انجام وکت بیجن شورشا خورتانیا اکتبر 2019 کو دست به خواپیشاندانان هات بکرن گلکوین هات رشتن به هزاران کتنت زندانان دا بریندار بونو و به صدان جی هات نکشتن یعنی تو بیجی گواشت او هلبجارتنین جدر انجام وان گواشتنین هلبجارتنان هاتی و انجامین وکبری در کفن یعنی هزین سیاسی و هر بسری خواه بکن و الگور هف پیمانین خواه و پەرلەمانی ساز بکەن و
بکەونە هەڵبژارتنان و وەکە بێژن دەنگدانا و هاتیەکردن وەکە وان vێدێ ئەنجاما دەرێخن يعني دیدنا من بری بگویی بود يعني بس یه خسارت بيد اون اوي بود بيجب نابوا اب غورينا و حل بجاتنا تكرم كاوجي خلكه وملته اما شواز ديتريكو سيستم عراقي هش شيبو دوزا وسير حتى بيدوي اجبري ركبتنا كامريكي ايراني بدرجه اك شيبو كو سيرفي بركبتنا بشتي چندجي عراقي كفتيه بالباندوره عندك احزاب حتى بيدوي هفريكيا اقليميه دولي سر توازن واحزاب ركبتي واحزاب بواسطه وبريكا وخصبان دي سر دوله عراقي وحتى بيجا بيجي بردوام اف چند روج بروج دوله كيريا تشبيدن هر نابرا وان لا ينادا يكو افريكا بتر جيب خو مكم كريكو حتى اف غورينا هات يكرن كو هر بجاتنا پیش وقت همان وقت سياسه يا هر بجاتنا غوري كبتي ده تو بري خد انجام خو ياسا غورينا دا فتت مصلحتها او نخباء او احزاب فاعليه بجنيت اكتيف يفتر خدان شيانا يفتر قوتها يفتر يعني ده صلاه ده سيده بري بيقوي هر جرا كودي بشيوازه كدي ترى هر دي بياساي واسات يا ريختن جرا كودي انجام مصلحتها ودنا بدرجه هيك وام دي بيني جي بس يعني افر بجرا فرض بتكرن دي بري خديني ام واسات دي بيني صدي جرا كودي او حزب السلكي او بريار عراقي دست وادا وهيك شوا تمثيل مصالح اقليميه ودوليه كمان وقت ده او توازن جايكودي او دي كنترول بواقعكم بلكي دي مناصب بين الجورين بلكي تبادل اللي جورينا يا منصبه بتاكلن وزارات بتاكلن يعني هذا صلاحيات اما قوة يا فيز يا كفاعل يا كو ابركا عراق عند دي اصيدا ودينه مازن وابورك ونا ابور ونا اسايش نافوي ونا بريارة الاجتماعية عراق بدرجة ايك يعني خوش دست يعني هم طايبت بشتي 2011 هم شيء نمايا نوبه بريارة عراقية اجتماعية بتر تعبيرها هبركي الدول الاقليمية كتصير استا عراق جدا من اف شنده واف نخبه بارتا جراكودي كنترول واقعي دي كان وجراكودي بس تميت الشواذ التوافقيه واحتمالات مازنت هي يعني حكومات بشكل باش كبير حتى تنريك كبيرتون واتفاقات شبن دكتور الجور اخنتا وهات دياركرين كو نخشيا سياسي يا العراق دوان هل بجارتنا داكو هاتنا انجام دان ويني جورين ويتشتكي جلك زلال لسر وربانا عراقي تشينبه يعني مثلا همين ملات يعني بري مروري تشتشتيها يعني ابوره اكي هاتو شهدنا صلاتك بيدروي ويك او چند شرازه پاراستنا ابوري بكت گشكنا ابوري كتن همان وقت دا يعني في استراتيجي برامج هبن كودي دي عملكي دي بوبوي ملتي خوشي كت كودي عندش بقيران خلاص كتن يا اما دي بيش خزنه كت تنابيني برنامجك تنابيني تشتكي هيئه مشروع واجندات واحزابات كودي بينغابا بوبي قوناغي هبيت هميا شر سر مناصبه همي كي كيش وده كيش منصبي وري يعني ايكش و مشروع عقنينه كودتشا عراق قرطال كيش في ازما تيدا يكو ام بيجني شوراشا تشرين السر اجري تشبو افعل بجاتنا ايكش بوانا او خدانه في چندينه بس برو باجي نينا اجنداك حزبك كو بريارة عراقي سر بخو بكت نينا كو مشروع كدسي كده بحث مشروع كدتشا عراق قرطال كي همي دي هاوش نبحثين دكت ام دي محاولة كفاسات كين بيت ابقى ايكي بري كودوية هايكي دجات كي كودوية ها هبريكيا بري في قبهاتي وقت بحثين برواني انجي شركين سر فسادي معناه اوه نافواب خود و نافو كي تشوي سر هندك مناصبه سر هندك مسألة فسادي ايكي يجي متهم كتن يا اما ان الرازيب او تشتي ديتي محاصصة و يعني ابشي ولا انها يعني هبركي واسر وشاندايا اما اكي مشروعك هذيك عراقي قرطال كت برواجي تشتكي وصلنا ودبين الجيم بديتنا من اف حكومات تشيد بيت يعني بري كابتنت اقليمي كو تقولين كبيدت دا بشواز رفتار كنا امريكا قال واقعي دي مجبور لاين اقليمي بدون تدخل الواقع العراقي كان بو بارتنا برجوان دي خو عندك تنازلات ابو ايكو دو بكان بس ام بيني واقع ديتا جورين
كودي باشي بچی بمصلحتا في خلقي ديتنا من هيش طريق جلا كديره بويشان. بله دكتور هاد گوتن کو حتی 1700 زیروان نافنتوی چه یعنی یکیتی اوروپی بن چه یعنی ریخستن مافین ملووا بن چین کمکار عربی بن یونامی هر همی نها و دما کمپینا هلبجارتنان و دما دنگدانا تایبه دا و دما دنگدانا گشتی دا چاودیریه که گرنگ لسر صندوقان و هلبجارتنان کرد تو بیجی کو عراق دجوه وکه هاتی گوتن کو امتحانك بزحمت دایا دی درکویتن ام في خلق دو زاوية رامشي بخدينه ايكش واوا ابا شاهاتي كنا وبوشي ابا طلب يكيبو اكم تشتي عجب دردا ابا يكمين جربي شوكي بفره مطلبك عراقي بويا كو افزي رباني بينك معناه مراقبه دولي كو ابا دوسي دانستاندن وجنجشه او لجنه سرابي اتحاد اوروبي با واس ايكش ومستشار ابو ماكو قلت من ام حسكين كو ام دانستاندن ساكن دو جرا جرا كي دو ساعتا يعني بكش من داخل كنا وعندك توضيحات وعندك تشجيعنا يعرفون كنا اكثر عندك مواضيع قلق جنجشكا برفرابو بس خلاص انا كنت بريدا او قلتي ابا ام وقت من داخل جكري كودي شو باراستنا وهل بجاتنا هي تكين كو فسا يعني اودي تزوير نه تكين دي چاوني انجام بدرستای شفافیت بید گوتی ام نهاتینا بیره كو ام دي خود في الشندي كاين ابش شيانه مدنيه ما صلاحيات مدنيه هم هذه بس زرباني ام دي بس مراقبيه كاين وقلت تشتي شنيه يعني جرنتر ديدا قلت هذا مطلبك عراقيه اكم بري خدني دي شنو كدريج بوشي مطلبك عراقيه ابي جارب في الشوي اكم بري خدني خلاص ركيت في نقطه دام مساله هربجاتنا مثلا گورینا یاسایی یا برنامج هربجاتنا بیجاره اگه تو برای خود پتروباس رکی خستی که پتت مصلحتا و احزاب فاعله اکتیف یکو اول که اوزان صده او في شوازي دي جركودي هربجاتنا دي بدسوا بهيتن بل مين تبري كيش ود دنگو پتر شيدي لكتن يعني ده مثلا ماستر ليفيت معنوه وقتی از خوبش راتن احزاب بچيك ايكش وا سرناك بيت واوطان النفاق خود هدي بوابتن او حسكن امريكا الشرعيتك بدنا به كصبايا بو جاد عالمي بو عالمي اشكرا كان بريخد هيك شفافيتي وعمل دركبتي بله اكن تو تفاصيل دكتور پرسیار ما بود درباره رول کردان دوان هلبجارتنین درباز بوی داین دو لی در هنر اشارت دتما کو دمامه بدایی بو گلک سپاش بو بجدار بوناوا بیسرین هجا گلک سپاش بو دکتور سامی ریکانی شروعکار سیاسی و مامۆستای زانینگەهێش دەبووکێ گەلێک سوپاس خێرات دەربارەی هەڵبژاردنên Iraqê di hemû platformên dengê Amerîka pişka Kurdî her wisa radyoyê da ji bo danûstandinan ser vê mijarê û derencamên hilbijartinan û dengdanê mêvanên me bi me rane yên ku nû li me mêze dikin mêvanên me berêz Yusuf Selman pisporê hilbijartinan ji Hewlêrê her wisa civaknas mamostaya zanîngehê Duktora Zübeyda Sey Saleh û niha jî gelme da berêz Xalit Abbas Umer rêveberê ofîsa alaya hilbijartinên serbixwe li Iraqê ofîsa Duhokê kekî Xalit tu hûn bi xêr hatin زۆر سپاس kek Xalit di encamên destpêkî da xweya dibî ku û ew rêjeya hatî ragihandin bi şêweke fermî rêjeya destpêkî ya notûçar ji sedê belî ku sindoqên gileyî li ser hey bêne hejmartin rêjeya herî bilind parêzgeha we bû parêzgeha Duhokê bû sedemê vê bû çi vedigere بله سلاف ev demê heva baş xêratina
داریه الپارزگاه دو که هات تومار کردن کو پروژه 54 ساده طبعا دنگدانا تایبت جدا بو دنگدانا گشتی لی هکر هر دو ریجا ام کم کن دبتا 54 ساده اگر نه دنگدانا تایبت ریجاوی هر بلند بو کنیزی که 88 ساده هات بو بس گل دنگدانا آوران کو نیزی که 62 ساده یعنی بشوی که عام اشیم بجن 54 ساده بلندترین نسبه هات تومار کردن الپارزگاه دو که ابو چند اگر کفت گرفت براستی خلق پارزگاه دو که دنگدار پارزگاه دو که وعی که انتخابیا برزه هی هست برپرساریتیت کرد و دائما وصل دیارت کرد که بشکداری کردن هل بجارتنا دا خلق پارزگاه دو که یعنی براستی حجیانت کرد حشبک و جیانت کرد او وصل بینه که فرق السروان بشکدار من هل بجارتنا دا هر پیشتریش راستی حتی تومارا بایومتری داد سیستم و هم خلقی تومار که بایومتری دیسان بلندترین رژه الپارزگاه دو که بو ادعا بشکر ناکارتن بایومتری دا کل بید ماهی که پیش هل بجارتنا چند روژه که هاتا راوستانده 94 ساده خلق پارزگاه دو که کارتن خوین بایومتری ورگد فاز باب اوه یکوانو خلق پارزگاه دو که براستی هست برپرساریتیت کت برانبری هم بشین ولاد سپاس که خالد امی بردوام بکین دانوستاند نخواه می بچینه جم برز دکتور زبیده دکتور بری هل بجارتنام بری دنگدان گلک گلیل سر شواز عشیرکی کو دنگ کاندید آنجی بربجه لسر بنگه عشیری هاتنه هل بجارتن آیا هزین سیاسی کتنه بمباندورا مثلا جواکی خلکی تناوا کومالی دا کومالگه دا یانجی اف سیاسته که تایبته هون چاوده نرخینن وی مسئله آیا سربنگه که عشایری بو یانجی هون چاوده بینن از باورم دنگ هيا بله عفو بله گلک سپاس ما مستنجب از بینم هر کومالگه که تایبتمندی خویا هی یعنی تایبتمندی کومالگه که دی جوازه حکم دان سه هنده که کومالگه دهو که بشوازه که گشتی عشیرتیه ام نشین و لا ببین یعنی جیان کومالاتیه ما وصایاتیه سیستم کومالاتیه ما وصایاتیه تنظیم کردیم که حتی نوکه اوان باندور خویان سر بوچونت خلقه هی یعنی کمبونا ام شوازه که گشتی بلکی بکوم هزت کن لدگل هنده دا از بینم حزب سیاسی جیان ایدئولوژی سیاسی جی کاته که نخویا باندورا خون سر حزر خلقه و سر حزر کمالگهی بشوازه که گشتی هی وصانی نکو که خلق خودان وحی نبید وصانی نکو خلق خودان هشیاری نبیدن و نزانیدن دکیش لایانی هل بجریتن و بکتن یا حتی نوکه آقایان در بگد بجیتن لما از بینم بلکی از سیستم تو بیجی روشنبیریه که دنگدان الجم دنگدر عراقی و هرما کردستانی پیدا بله و خلق دو که جیب تایبت و که ما مستا خالد جی آماجه پیداید وان سه سالا دا او هشیاری در خلقی ها چه بوی که بجداری هل بجارتنا ببن بله ما مستا یوسف هم تینه جمعه د لیستا هل بجارتنان دا یا کمیسیونا بالا یا سر بخواه هاتیه کو کرسین آسایی یعنی اعتیادی وکوان نافکری 337 کرسینه لی اب خود ریالیتی دا ین کو دچنه پرلمانی 320 تو چی وی بو بینران روم بکی او مسئله چیه کرسین اعتیادی چیه میکروفون خوبه که یوسف نه او کرسی که جنابتا بحث لید که جمالا که کرسی که یاسای دست نشان کرین و بنکو که زبرت و بو ماده که دستور عراق که توی دمیده گفت به هر 100,000 کسا دویتن بر بجیره که بیتن که نوینره که بیتن پرلمان عراق را تمثیل آن بکتن او بو که 328 کرسی گون بیدیمه که بنا 329 کرسی شوانا نحوه که ما قلت يت مكونات و هشته
یت آفراتابون 240 جمان بو یا گشتی اف بابت هنی بابت که یاساییه بنکو که زبرت و دستور عراقی که دست نشان کردی هر 100,000 کسات بتن نوینه کت جوات نوینه ده هبیدن تقسیم آنجی که ما بحث لکی هر سراست پارزگاهی و ضمن دایره پارزگاهی هر او بو اساس یعنی هر پارزگاهی که چند باز نهنه هر باز نکل گوره وان ام بجین 100,000 کسی پارزگاه گاوکی دوی که بو 3 باز نه پارزگاه گاوکی هفلر مثلا بو 4 باز نه فبابت هنی بابت که ما بحث لکی قانونیه یا دستوریه پارلمانجی پیگیری پیت کتن و کمیسیون هر بجاد ناجی دم سجل دابش کتن سر دایره انتخابی ود گریته و بو یاسا هر بجادنا یا گوش پارلمان عراق در کیویتن و او رجع او دانم به هر کرسی که کاچنده بله که یوسف ام مافی اخفتنی پتر بدینا که خالد اجبر کنها تفلی و شانما بو که خالد گلهی آنکوش سکالاین هری زیده هاتی نکردن درباره چی بون لهری ما بگشتی و لعراق بتایبتی بله براستی هر دو هر بجارتنا در این کشتی سپیده مهنده کشه تکنیکی هبون آمیرا دا و پنجاموری دا دنگدانا تایبت سبب کشه آبو که بجین فرماندار لشکری و زیروانی تایبت پشمرگه بلوده که اکجار مازن سردانا ام بجین بگهد ما دنگدانه کرد فلوده که مازن گل سر ام بجین بسما دنگدانه درست بو سبب هنده که تأخیر دنگدان ها تکرن و حدیثان اجرات کمیسیون وسط دیار کربون که ورقان یا دنگدانه ها تایبت جوازش یا گشتی پیدوی بو فرمانبر کمیسیون دو ختمه بولب که دو تأشیره بولب که تأشیره بازدانه و یا پارزگاهش نگاه دنگی خوب داد اجرا سه او بو گوپیدوی بطاقوی یا عسکری جیبه تا سحب کردن دادل نیابونه که بدین دنگ داری که از بطاقه بنایت کارینان ام بجین هل بجارتنین گشتی دا دنگدانا گشتی دا براستی این دکیش تکنیکی ید بسیط هبون از چه مجمتا الپارزگاه دو که بتنه ما 23 آمیره هبون که اسپیده ام بجین بوموه نیف دمجمیر مهاد بنا راوستاندر لی پاش دیسان تیمیت می تکنیکی شیان وان همی آمیرا چاره سر بکش بلی وان بابتا براستی چه کشیدی توسا نبون کاک نجیب و هل بجارتن بجمتا افل بجارتن وکی وان هل بجارتن میجو عراقی دا بشیوکی رون بشیوکی دست پاکی نهاتین انجام دا بله گلک سپاس دمی مجی بینرین هجا هدیه دی برفت ماهی چیتن لی امی دیسا مجال بدین میوانین خواکو هر یک بکرتیجی با درباره وان هل بجارتنان نیرین خواه بین زمان دکتور زبیده هون وکا جواکناز چند جوان هل بجارتنان رازی بون و اگر و شیرت که بیان گوتنک آوه یا داوی هبه کرم کرد میکروفون خوب وکه از حس کن وقت جواب ناز کاک نجیب از وقتی ما مستای زانکوی ما مستا سیدای خالد زانیتن ما مستای زانکوی یعنی ببونه سرپرشت محتا ید بنگه از خو اکشون سرپرشت کرد بنگهی بوم و مبخو یعنی اف پروسس جلک شفافیت و یعنی ما في تاکی حقا یه پاراستی بو شوازه که گلک شفاف و افلاین تکنیکی ابد کتینت خدمت تاکی دا اد بیجم هافکار بون بو هنده که پروسه شوازه که شفاف بیتن وکی دی از بیجم که 12 ساله دا خلق فیل بو که بجدار ببیتن تل بجارتنا دا از گش بینم یعنی وک تاک از گش بینم بو آینده که باشته پیگه که یعنی دموکراسیت بشوازه که باشته بهتا چپ سپاس دکتور زبیده 3 ساله جواکناس و ما مستای زانینگه برس یوسف اگر کرتی با گودناوی داویت 9 دقیقه که دا والله قدنا دماهي بيروسباهي خلق عراق كاين خلق علما كردستان كاين وكي كاك خالدي قلتي بروساكا سركفتي بو شمي رياضه اگه بجین کارت به کماتنین بس کماتیت وجاری گلکت کمتر مش همی جارت شوی و وجه دست خوشی الکاک خالدی و تیم کمیسیون همی جهات کم راستی ایک دخواست ات کمش لان سیاسی هیوی دارم
وضع سیاسی و الهوانه که جرا کدی کمیسیون بخنه برکیرا ململانا سیاسی کمیسیون هرش سال 2004 حتی وگاوه تیم که گله که رکوپیک یه سرکفتی داخل دولت نیف دولتی بوین پیرا گشتنی آماده کی هر بجات نروش بروجی قناخ برف پیشترد بند یلک سپاس دارم اوی جاره جوکی جاره چوی کمیسیون نکن نزاحیه وضع سیاسی دولت عراقی کاری که مزمهاتی انجام داد کفتی بخو پاریس یلک سپاس بله گوگ نجیب وگی میوانته جامعه پیدای براستی افل بجارتنا پروسسا گلک بسر کفتیانا در باز بو و خالکا گلک گرنگ ادوان هل بجارتنا دهات دیار کردن کمیسیون بو همی لانت عراقی و بو دولت عراقی و همی دوائر دیگه دای کار کمیسیون و دیار کرد و هل بجارتن نه تنها کار کمیسیونیه بلکه کار دنگدریه یه میدیایه راگهان یلک سپاس کی خالد در هنر اشارت دتمت بجی دم مبدایی بو بینرین هجا امهاتینا داویا و شان خیائیر یا دنگ امریکا درباره هل بجارتن تایبات یم پیش وقت لعراقی کو روجا یک شمی دی جوت مه پریوچو و هر وصا در انجام و هدی درد کون هیویدارم و دمکی خوش گل دنگ امریکا در واسکر بید سپاسیا مهوان خوین هجا کاکی یوسف سلمان کین سپوره هلبجارتنان دکتور زبیده سی سال جواک ناس ما مستازان کوی هر وصا که خالد عباس ریوبری کمیسیونا بالا دهوکی یلک سپاس بمینن دخوشیده یلک سپاس هجا